ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکێترن لە بەرنامەکانی دیالۆگی هیوا. لەم بەرنامەیە ئێمە میوانداری دوان لە ڕابەرانی کۆمونیستی ئێرانمان کردووە. باسەکەمان وەکو باسەکانی بەرنامەکانی ڕابردووش سەبارەت بە ڕاپەڕینی ئێرانە. ڕاپەڕینێک کە بۆوە چێ نەک تەنها مۆری خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا، بەڵکو بێتە دیاردەیەک لە ئاستی جیهاندا بەو تایبەتمەندی و خصوصیاتانەوە کە هەیەی. وەک کەناڵێکی چەپ و سۆسیالیست ئێمە چاومان لەسەر ڕۆڵی کۆمونیستەکان، جوڵانەوەی کارگەری، جوڵانەوەی ئازادیخوازی ئێرانە. ئەو ڕاپەڕینە باڵ و بەشی جۆراوجۆری هەیە، تەوەجوه و ئاراستی جۆراوجۆری هەیە. ئەوەی بۆ ئێمە گرنگە لەم نێوەدا ڕۆڵی سۆسیالیستەکان، جوڵانەوەی کارگەری، ڕابەرانی کارگەری و دیارە بەو ئەندازێش ڕۆڵی حیزبە کۆمونیستەکان. ئەمڕۆ ئێمە میوانداری دوان لە ڕابەرانی کۆمونیستمە کردووە کە بە بۆچوونی خۆم وەک شەخص پێم وایە گەر ئومێدێک لە کۆمونیزمی ئێران لە جوڵانەوەی کۆمونیستی بکرێ لەم دوو ئاراستەیە و لەم دوو حیزباکرێ. میوانەکانم هاوڕێ سەڵاحی مازووچی، ئەندامی ڕابەرایەتی حیزبی کۆمونیستی ئێران، و هاوڕێ ڕەحمانی حسێنزادە، ئەندامی ڕابەرایەتی حیزبی کۆمونیستی کارگەری حیکمەتیست. زۆر بەخێر هاتن. زۆر سپاس بۆیەوە بە هەروەها سڵام هەیە بۆ هاوڕێ ڕەحمان و بینەرانی ئەو بەرنامەیە. منی زۆر سڵاوم هەیە هاوڕە شەماڵ بۆ تۆ و هاوکارانت و هەروە هاوڕە سەلاح کە لە بەرنامەکەدا بەیەکەوەین و سڵاو بۆ بینەر و بیسەری بەرنامەکەمان. زۆر باشە. هاوڕێیان، من پێم خۆشە بە پرسیارێک دەست پێ بکەم، ڕاستەوخۆ ڕای ئێوە پرسم. عادەتەن ئێمە لەم بەرنامانەیە لە بەرنامەکانی دیالۆگی هیوایە خۆم هەم بەشێکین لە بەرنامەکە. زۆر جا پێمە وتری هەڵێت تۆ خۆ بە ئەندازەی میوانەکە قساکەی، بەڵام دیارە بەرنامەکە جۆرێک دیالۆگە. بەڵام لەم بەرنامەیان پێم خۆشە ڕۆڵی پێشکەشکار ببینم و بواری تەواو بڕەخسێنم بۆ هەردوو لە ئێوە بۆ باسکردن سەبارەت بە ڕاپەڕینی ئێران. ڕاپەڕینێکەوە گوتم جێگای ئومێدە نەک تەنها بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بگرە لە ڕۆژگارێکی ئاوا تاریک و ئاوا ئەستەما، ڕەنگە ئومێدێک بێ بۆ سەر تاسەری جیهانیش. هاوڕێ سەڵاح، من لە ئێوە دەست پێ بکەم، تایبەتمەندیەکانی ئەم ڕاپەڕینە بە چییە بینن، چۆن هەڵێ سەنگێنن و ئایا ئەگەرەکانی بەرەو پێشچوونی، ئەگەرەکانی سەرکەوتنی تا چ ڕادەیەکە؟ لە ڕاستیدا ئەم بزوتنەوە شۆڕژگەرانەی کە ئێستا لە ئێراندا ئارادایە هەر لە ئیدامە و لە درێژەی ئەم بزوتنەوە و ئاخێزی سەراسەری دەیمانجی ساڵی 96 و ئابانی 98. بەڵام دیارە خۆ ئەوە بە معنای دووپاتبوونەوە و تکراری خاڵ بە خاڵی ئەو بزوتنەوانە نییە، چونکە هەم بزوتنەوەی دەیمانگ و هەم بزوتنەوەی ئابانی 98 خۆیان ئاڵوگۆڕێکی زۆر گەورەیان لە ئاستی ئاگاهی وشاری کرێکاران و کولەن خەڵکی ئێران وەدیهێنا و بۆیە و ترازوی هێزێکی دیکەیان لە ئێران خوڵقان دەبینی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی کۆمەڵایەتەکان و ڕژیمی جمهوری ئیسلامی. بۆیە ئەم بزوتنەوەی کە شۆڕژگەرانەی کە ئێستادا ئارادایە بە هەموو ئەم دەستکەوتانەی بزوتنەوەکانی پێشوش پژەستورە و هەموو ئەوانەی بەکارهێناوە لە وەڕێخستنی ئەم بزوتنەوەی کە ئێستا دە ئارادایە. سەرەن بۆ نمونە ئەگەر ئێمە دیتمان کە لە ئاخێزی جەماوەری دەیمانجی 96 کولەن ئەم ئاخێزە پەروەندەی ئیسلاح تەڵەبانی حکوومەتی بەست، یعنی گفتمانی زاڵ تا ئەو کات گفتمانی ئیسلاح تەڵەبانی حکوومەتی بوو، ڕفۆرم خوازان بوو کە ئەم ئاخێزی 96 ئەوەی خستە پراوێزەوە. یا مەسەن لە ساڵی ئابانی 98 دەواخەدا زەربەیەکی گەورەی لە گفتمانی ئەوەدا کە قسەیان لە گوزاری مسالمە ئامیز و ئاشتی خوازانە لە جمهوری ئیسلامی دەکرد. بەڵام ئەم ئاخێزە بە پشبەستن بە دەستکەوتەکانی ئاخێزەکانی پێشوو دەواکەدا
بناغەی ئیدۆلۆژیکی ئەم ڕژیمێ ڕوخان و نەتەنیا ڕژیمی جمهوری ئیسلامی بەڕاستی بناغەی لە بناغەکانی ئیدۆلۆژیکی ئیسلامی سیاسی لە ناوچەکە ڕوخان ئەنی ڕژیمی جمهوری ئیسلامی یەکێک لە پایگاکانی بەهێزی ئیسلامی سیاسی و ئەم اعتراضاتە وەختێک ژنان پێشقەدەمن وەختێک ژنان دێن بەم کارانە کە دەیکەن ئەوەی کە ڕووسەرەکانیان پڕێدەدەن و دەیسووتێنن دەواقعدا تاڕۆزێکی زۆر گەورەیان بە بنەمای ئیدۆلۆژیکی ئەم ڕژیمە کرد یا مەسەلەن هەر شعارانەی کە دەیدەن مەرگ بەرستەم گەر چشا باشە چراهبەر ئیدی بەمە نیشان دەدەن کە جەریانی سەڵتەنەت تەڵەبی لە ئێران هیچ جێگاشۆنێکی نییە دەنێ و بزوتنەوەی خەڵکی کرێکار و زەحمەت چێژدە و کۆمەلگایەدا یا مەسەلەن بەنەوەی وەختێک ڕووسەرەکان دەسووتێنن ڕووسەری ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنیش کە ڕووسەری لەسەر دەکەن مریەمی ڕەجەوی ئەویشان سووتان یعنی نیشانیاندا کە ئەوانی شانسێکیان نییە دەدا هاتوو بێنن دەسەڵات بەدەستەوە گرن ئەوە لەلایەکەوە هەموو تایبەتمەندی ئەو حەرەکەتن هەتا لە حاز ماوەشەوە گە چاو لێ بکەین زمانیشەوە چابێ بکەین سم بزوتنەوەی دەیمان 96 ڕۆژی چێشا یا ئاخێزی جەماوەری ئابانی 98 یەک هەفتە توولی چێشا و بەداخەوە بە دەلیلی سەرکوتێکی زۆر خوێناوی دامرکاوە هەرچەند دەستکەوتی زۆر گەوریان بوو پێشتر ئشارەم کرد بەڵام ئەم ئاخێزە شۆڕش جێرانی ئێستا تا ئێستا زیاتر لە 5 هەفتە توولی چێشاوە ینی مانجێک و یەک هەفتە بۆ نیشان دەدا کە تەرازوی هێزێکی تازەتردا لەبارتردا و ئاخیزەوە گەرکەوتۆ کە توانیوێتی تا ئێستا دەوام بێنی وە تا ئێستاش زۆر دەستکەوتی گەورەی بەدەستێناوە یا مەسان دەواخێزەدا بە پێچەوانەی ئاخێزەکانی پێشوو بزوتنەوەی دانیشتجویی زۆر دەورێکی گرنگی هەبوو و لە ڕۆژی دەستپێکردنی ئەم ئاخێزەوە حزوریان هەبوو ڕۆژانە بێپسانەوە لە حاڵی ئەقساب و اعتراضدا بوون تا ئێستا و بە تایبەت بەشی چەپی نێو بزوتنەوەی دانیشتجویی نەخش و گەورێکی زۆر زۆر باشی هەبووە و شتێکی دیش کە تایبەتمەندیە ڕاستی ئەوەیە کە نەسلێک ینی نەسلێک لە ڕاهبەرانی جوان کە باوەسوی کە سن و ساڵیان زۆر نییە بەڵام لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تەجروبەی چەندین ئاخێزی گەوریان هەیە مثلا لەوانە هەر ئەوەی ئیشارەم کردی دەیمانگ ئابانی 98 و لە عینی حاڵدا ئاخێزی جەماوەری لە خوزستان و ئیسمەهان لە دژی کەم ئاوی و ئەم هەموو ئەقساباتە کارگەرەی کە لە بەرچاوی وان چەند ساڵی ڕابردوودا بەرحاڵ ئێمە شاهدی بووین ئەوانە هەموو تایبەتمەندی یا و یەکێک لە مهمترین دەستکەوتەکانی ئەوەیە کە ئەم دەوڵەتی ڕئیسی کە هاتە سەرکار دەواخدا ئیستراتیژیەکەی ئەوە بوو کە بەسەر کورد بتوانێ لەن ئیدامەی حیاتی ڕژیمی جمهوری ئیسلامی بپارێزێ یا بتوانێ بەسەر کورد بەری ئەوە بگرێ کە پەیوەستەجی و ئیدامەی ئەم ئەترازاتی کە دنیا و جامعەدا کۆمەلگای ئێراندا هەیە دەرحاڵ بەری بگرێ و نهێڵێ پەیوەستەجی هەبێ نهێڵێ ئیدامەی هەبێوانە ئەم ئاخێزە تا ئێستا ئەم سیاسەتە شێگەڵ شکەز ڕوبەر و کردو دەرحاڵ دەستکەوتی زۆرە تایبەتمەندی زۆرە من زۆر چاکە بەڵام من پرسیارەکەم بەشێکی تریشی هەبوو ئەوەیە کە ئەگەرەکانی پەرەگرتنی چۆنە ینی ئەمە لە ڕاپەڕینێک ئەبینین زۆر هەن باس دەواکەن کە ئەم ڕاپەڕینە ممکنەوەکوانی پێشووتر شکست بخوا گەرچی من تا ئێستەوە 36 ڕۆژە ئەم پێشبینێ نهاتوەتە دی 36 ڕۆژە ئەمە نەک هەر تەنها فروکش ناکە یاخود بەرەو دواوە ناچێ بگرە ئالیاتی تر بەکارێنێ و وەسایلی تر بەکارێنێ بۆ خۆ دەرخستنەوەوانە تقریبان بۆتە حاڵەتێکی ئەتوانی بڵێ عمومی لە کۆمەلگای ئێرانە کە بۆتە حاڵەتی باو بە بەشێک دەستکەوتی بەدەستێنا و لەسەر جادەکان بەڵام لەگەڵ ئەوەیە پەرەگرتنی بۆ ئاڵوگۆڕێکی شۆڕش جێڕانی بنەڕەتی لە کۆمەلگەی ئێرانە لە هەزال پرسیارێکە هەندێک ئەیکەن و هەندێک پێیان وایە ئیمکانی بە سووریا بوونی ئێران وجودی هەیە ئیمکانی بە لە گرێژ نەچوونی دۆخەکە وجودی هەیە و ئیمکانی ئەوە هەیە کە لە بری ئەوەی کە ئایندە باشتر بێ ئایندەوە بۆ لە ئێستا خراپتر بێ لە ئێستا تاریکتر بێ بەهۆی ئەو
کاریگەری ئەو هێزانی کلیان ئەگەری سەرکەوتنی ئەم ڕاپەڕینەوە گەیشتنی بە ئاڵوگۆڕێکی شۆڕجێڕانە کۆتایی پێهێنان بە ژیانی جمهوری ئیسلامی وە بەدیهاتنی خۆستەکانی خەڵک تا چ ئەندازە لای تۆ ڕۆشنە هاوڕێسڵ من جواب دەمەوە بەڵێ پرسیارەکە لە توێ تاوجێ کە بە ئاسوی سەرکەوتنی دەگەڕێتەوە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر دەگرێوی ئەوەدایە کەم بزوتنەوە هەرچی بێ و جەماوەری تر بێتەوە دروستە بزوتنەوە تا ئێستاش دەکرێت بڵێن بزوتنەوەیەکی جەماوەریە سەراسەریە بەڵام ئێستا ئێمە دەزانین کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی 8 میلیۆنیە دەزانین ئەم بزوتنەوەی هێستا ئەو جوورەی کە دەبێ جەماوەری نەبووتەوە دروستە هەر بزوتنەوەیەکی شۆڕش جێرانە لە پێشدا کەمایەتێکە قەلیەتێکی مستەمەم قاتع کە دورمایەکی ڕۆشنیان هەیە ئاسوویەکی ڕوونیان هەیە دەست پێ دەکەن بەڵام دە ئیدامەیدا ئەم حرەکەتە دەبێت جەماوەری بێتەوە بە تایبەت کە قسە لە سەرکەوتن دەکەینوانە ئێستا بەو معنایە جەماوەری نەبووتەوە و دەبێ بەشێک لە تەلاشی بە تایبەت هێزە کۆمونیستەکان ئەوە بێ کارتی زۆرتر ئەم حرەکەتە جەماوەری کەنەوە ئێوە چاولێکە مەسەن لە شارێکی 10 میلیۆنی وەک تاران دروستە لە هەمزەمان لە 15 نقطە لە 15 شوێنی تارانی اعتراض دەکرێت بەڵام بە هەمووی اعتراضەکانی شەوە کە چاویلەکەی هەمووی 9 میلیۆن نایەنە مەیدان هەمووی چەند سەد هەزار نایەنە مەیدان ئەوە ئێستا ینی فاصلەی هەیە مەودای هەیە لەوەی کە ببێتە حرەکەتێکی جەماوەری بۆی دەبێت بۆ کار بکەین وەوەش دەلایلەکەشی هەر مەسەلەی سەرکوت نییە دیارە سەرکوت ئەو سەرکوتە خوێناوی کە جمهوری ئیسلامی دەیکا یەکێک لە مانع و کەند و کۆسپە ئەسلەکانی سەر ڕێگای جەماوەری بوونەوەی و حرەکەتەیە بەڵام لەلایەکی دیوە هەرە جوورێکە خۆت ئیشارەت پێکرد هەروەکە خۆت ئیشارەت پێکرد بەعزێک مانع و کەند و کۆسپی ذهنی ینی لەسەر ڕێگای خەڵکە هەر ئەو نیگەرانەی کە باست کرد دروستە ئەو نیگەرانی بە سووریە بوونی ئێران دیارە ئەوە بەشێکی دەم و دەستگای حاکم و بە تایبەت ئیسلاحخوازانی حکوومەتی ئەو نیگەرانی پەرە پێ دەدەن و بڵاوی دەکەنەوە یا بەشێکی ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەو کارە دەکەم بۆی کە ڕێگا بۆ دەرواقە سازان و دەست بە دەستبوونی قودرت لەسەرەوە خۆشکەن بەڵام هەرچی هەیە ئێمە کۆمونیستەکان دەبێت سەی بکەین ئەو نیگەرانیانە بڕەوێنینەوە ئەوە چۆن دەتوانین ئەو کارە بکەین بەوەی کە بڵین تەنیا تەزمینی ئەوەی کە ئێران بە سەرنوشت و بە چارەنووسی سووریە دووچار نەبێ ئەوەیە کە خەڵک دە سەحنەدا بن اتفاقا نەگە خەڵک بێن دە سەحنەی مبارزەوە بێن ببن بە بەشێک لەم ئاخێزە شۆڕش جێرانەی کە ئێستادا ئارادایە ئەوەیە دەتوانێت تەزمینی بکا کە بزوتنەوەی ئێران بە چارەنووسی بزوتنەوەی کە لە سووریە دەستی پێکرد بەوە دووچار نابێت یا هاتنە مەیدانی چینی کرێکە هاتنە مەیدانی چینی کرێکار دەتوانێت دەواخەدا نەخشێکی زۆر تعین کنەندەی هەبێ بۆ بە سەرکەوتن گەیاندنی ئەم حرەکەتە ینی چینی کرێکار ئەگەر کە ئامادەجی دەڕاهبەرانیدا هەیە ئامادەجی دە هەڵسوڕاوانیدا هەیە بەڵام لە نێو بزوتنەوەی کارگەریشدا ئیزافە بەر مەسەلەی سەرکوت لەوێژ مەسەلەی ئەو وەزیەتی پەلاکەتباری اقتصادی ئەو مانع زەهنیانەی کە ئشارەم پێکرد ئەوانە هەموو ئەمەل دەکەم بۆی کە نەهێڵن تەبەقەی کارگر ئاو بە هاسانی بێتە مەیدان بەڵام بەهۆی ڕۆشنبینیە کە ڕاهبەرانی بزوتنەوەی کارگەری هەیەی ئومیدەوارین ئەگەر تا ئێستا حرەکاتێک کراوە لە حوتەپە لە سەنعەتی نەفت لە دەواقەدا پترۆشیمیەکان یا لەلایەن مەعەلیمانەوە تا ئێستا چەند مانگرتنی سەراسەری بانگەواز دراوە ئەوە نیشان دەدا کە تا ئەندازەیەک دەتوانین ئومێدەوار بین کە بزوتنەوەی کارگەریش بێ بەوە حرەکەتە ملحەق بێ و پەیوەستبوونی بزوتنەوەی کارگەری و جەماوەری بوونەوەی ئەم حرەکەتەیە دەتوانێت ئاسوی سەرکەوتن ڕوونترکە لە پێش ئەم حرەکەتە بەڵام ئەم حرەکەتە تازە بە شێوەی بزوتنەوەکانی پێشوو دانامرچێتەوە ینی لەوانەیە ئاهەنگی ملایمتر بێ یعنی ئێستا هەموو ڕۆژەیە ئێمەش دەزانین چونکە جەماوەری نێبووتەوە جمهوری ئیسلامی دەتوانێت هەموو ڕۆژێبی کاتە جەنگ و گریزی خەیابان و پێدادا بەڵامەگە جەماوەری بێتەوە دیبەری ئەوەش دەگیرێ و دەکرێت ئاهەنگێکی ملایمتر بەخۆی و بگرێ بەڵام هەر درێژەی هەبێ زۆر چاکە دێمە لای تۆ ڕەحمان من هەمان پرسیارم هەیە ئێوە تایبەتمەندیەکانی ئەم جوڵانەوە ئەم ڕاپەڕینی ئێران چۆنە بینن و ئایا ئاسوەکانی پەرەگرتنی
چۆن هەڵە سەنگێن طبعا بەشێک لەو تایبەتمەندیانە هاوڕە سەلاح مەزوچی شاری پێکرد و منیش لەوەدا شەریکم بەڵام منیش لەسەر چەند خاڵێک زیاتر تاکید بکەم یەکەمەوەیە هەمەگیربوونی ئەم خۆرۆشە جەماوەریەیە هەر لە ڕۆژی ئەوڵەوە یعنی مەسەڵەن شەوی ئەوڵ کە مەرگی مەحسای عەزیز ڕاگەیاندرا تەظاهرات لە تاران و لە دەوروبەری خستەخانەی کەسرا دەستی پێکرد بەڵام بۆ ڕۆژی دوایی شاری سەقز ئەو متینگە جەماوەریە بوو لە وەختێک بە خاکیان سپارت هەرەو ڕۆژە پەرەیگرت بۆ سنە ڕۆژی دواتر بۆ دانشگای تاران و ڕۆژی دووشەمە بەولاوە لە دەیان و سەدان شاری ئێران پەرەیگرت و ئەلئان 5 هەفتەیە ئەم خۆرۆشە جەماوەریە هەیە و هیچ یەک لە خۆرۆشە جەماوەریەکانی پێشووتر دەیمانگی 96 ئابانمانگی 98 ئاوا هەموو ئوستانەکان یا بە قەولی کوردی کوردستانی عێراق لەم بەرنامە قسەی دەکەین محافزەکانی ئێران نەگرت و تقریبا هەموو ئوستانەکانی ئێران لە ماوەی ئەم 5 هەفتەیە خۆرۆشانیان بەخۆوە دیوە لە بەشی هەرە زۆرەی شارەکان و حتا بازە شارۆچکان و حتا لە بازە دێهاتێکیش ئەبینی مزاهرە و حرەکەتی جەماوەری بووە لەوە واوەتر بەشی زۆری لایەنی جۆراوجۆری کۆمەلگا مەسەلەن دەستپێشکەری ئەم خۆرۆشە جەماوەریە ژنانن دوای ژنان نەسلی تازەن نەسلی جوانن بە کچ و کوڕەوە نەکرد نەسلی تازەی 16-17 ساڵە ئەلئان جمهوری ئیسلامی گیری خواردووە بەدەست ئەوەی ئێمە پێڵین نەوجەوانانی 12 و 13 و 14 و 15 ساڵە کە لە قوتابخانەکانن یعنی ئەوە هەمەلایەنە بۆتەوە دوایەوە بینی کارگەران ئەڵام بە اعتسابەتی خۆیان حمایەت دەکەن مامۆستایان و معلمان هەروایە بە اعتسابەتی خۆیان حمایەتیان کردووە ئەلان خەریکا کێشێتە ئیدارات کامیۆنداران و ڕانندەگان ئەوەی پێڵەن سلبریتی و هونەرمەند و هونەرپیشە و نەزانم وەرزشکار و بەشی زۆری ئەوانی گرتوێتەوە یعنی تقریبا لە دەرەوەی وڵات تر ئەوە هەر سبەینە لە بەرلین قسە لەوە دەکرێت 6-7 کەس لە حرەکەتێکی ئاعترازیە شرکت دەکەن یعنی منزورمەیە زۆر هەمەگیرە وە زۆر سەراسەریە بەنظرم هیچ یەک لە لەوانی دیکە بەم شکڵە نەبوون ئەمە تایبەتمەندی ئەم جارەیە و بەردەوام بوونیشی ئەلانەوە 5 هەفتەیە ئەوەی ئەبینرێ بە نظرم هەفتەکانی داهاتوش ئیدامە پەیداکە ڕەنگە عاقبەت هەروەک هاوڕە سەلاحوتی ئاهەنگی مەسەلەن تەزاوراتەکان کەم بێتەوە بەڵام مهمەوەیە ابتکاراتی جۆرا و جۆر بەوجود دێ و لێرەوە پرسیارەوەیە تایبەتمەندی دووەم ئەمە چ شتێک مایەی ئەم حرەکەتەیە محتەوای ئەم حرەکەتە تەشکیلەدا و ئاوا هەم هەمەگیر بووە لایەنی جۆرا و جۆر هاتوون ژنان لاوان تازە لاوان کرێکاران مامۆستایان بەشی زۆری کۆمەلگا هەتاوەی لە ئێران پیاڵەن تەبەقە متەوەسط ئەمانە هەموو هاتووە یەک دوو شتیکە هەیە یەکەمەوەیە بەنظرم محتەوایەکی ئینسانیە ئینسانیەتەکە لە بەتنی ئەم حرەکەتەیە بوو ئەویش ئەگەرێتەوە بۆ سەرەوەی بەرحاڵ عاقبەت ئەم زوڵما ئەم ستەما ئەم قەتڵەی کە کرا قەتڵی مەحسا بوو یەک کچێکی جوان بوو هەم قەزیەی ژن لە کۆمەلگایەکی ئیسلام زەدەی وەک ئێران کە 43 ساڵان مەسەلەیەکی ئەسلی و کۆمەلگایە بەرچەسەکەوتەوە هەم مەسەلەوەی لاوێک بوو و مەسەلەی حجابی ئیسلامی کە 43 ساڵە لە 20 ڕۆژ تازە خومێنی هاتووە سەرکار لە 8 مارسی یاکاتە 7 ئیسفەندی ساڵی 1357 ئێرانی یەکەمین حرەکەتی جەماوەری بەڕووی ڕژیمی تازە هەر لە دژی ئەم حجابی ئیسلامی و لیباسی ئیسلامی و لە دژی ژنان هاتنە مەیدان پایەی خۆرۆشی جەماوەریان دروست کرد ئەمانەی هەموو بەرزەسە کردو یعنی ئاوا بڵێم خواستێکی ئینسانی
و خواستی دەست کۆتاکردنی زوڵم و ستەم و زۆرداری و دەستڕۆیشتووی ئیسلام و حتا پیا و سالاری لەسەر ژنان ئەمەوە بەرزەستەی کردووە و تایبەتمەندێکی دیکەوە تەبدیل بووە بە ڕووداوێکی جەهانی ئەمان لە هەموو جێی دنیا باوەڕ ناکەم لەم 4-5 هەفتەیە هیچ ڕووداوێک بەقەد ئەم ڕووداوە لانی کەم لە هەفتە دەڕۆژی وڵە ئەوە بەرزەستە بێتەوە ئەلان تۆ لە هەموو جێی دنیا بینی تەسویری مەحسا بۆتە نەمادێک من لازم ناکات لە وەختی بەرنامەکەی پێوە بگرم و ئەم شعارە کە شعارێکی ئازادی خوازانە و متارەقیە ژن ژیان ئازادی ئەنا لە هەموو دنیا ئەوترێتەوە و هیچ ئەم حرەکەتە و ئەم خواستانە لە کۆمەلگانە هیچ ئەسەرێکی ملیگەرایانە قەومی ناسیۆنالیستی یا مەسەبی پێوە نەبوو و هەر ئەوە بەڕاستی هەم ناسیۆنالیزمی ئێرانی و هەم چونکی مەحسا لە کوردستانەوە هات و ناسیۆنالیزمی کوردی تووشی شۆکێک کردو هەرچەند بەڕووی خۆیانی نایەنن چەکی کردوون بە جۆرە چەکی کردوون بەڵێ لە هەفتەی ئەوەڵە ناسیۆنالیزمی ئێرانی چونکی بە نظری خۆیان و لێکێ لە شارەکانی کوردستانەوە و لە کوردستانە هاتووە بۆەوەی ئەمە کەمڕەنگۆ لە پەسیاوت مەحسا دختەری ئیران لە بەرابەرشیە ناسیۆنالیزمی کوردی هەرێ مەحسا دختەری کورد اتفاقەن ئەمڕۆ مەحسا بۆ بە دختەری جیهانی بۆ بە کچی دنیا لە هەموو جێیە باسیەکەن و هەر ئەم ڕۆژانە نازانم خۆتان دەیبێتان 3 ڕۆژ لەوە پێش و هەر ئەمڕۆ ئەم شەوە کە پێش بەرنامەکە من دیتم 2-3 تکە لە ژیانی عادی مەحسا دوبارە بڵاو بۆتەوە کە ئەم کچە جوانە چەندە عشقی بە ژیان بە خۆشی بە شادی بە ڕاقس بە ئاواز بووە و ئەمانەی لێ نیشانەدەن کە سرشتێکی زۆر تەبیعی هەر ئینسانێکی جوانە لە جامعەیەکی نۆرماڵە کە 43 ساڵە جمهوری ئیسلامی لە کچان و ژنانی ئێرانی زەوت کردووە ئەو لە خۆی نیشانداوە و ئەو نەیتر تەوەجۆی جەلب کردووە دەرنەچە لە هەموو ئەمان ئاگرەی خەیە سەریەک ڕادیکالیزمێکی زۆر قەوی و بەنظرم چەپگەرایەکی زۆر قەوی لەم خڕۆشە جەماوەری ئەم جارەدا بەرجەستە بۆتەوە و تایبەتمەندی ئەسڵیەتی لەسەر بەشی دووەمی پرسیارەکەتان بۆ چوونە پێشی یەکەمەوەیە بەنظرم ئیمکانی درێژەی ئێشتا زۆرە ڕاستە مەسەڵەن تۆ ئەگە ینی شکلی یەکێ لە تایبەتمەندەکانیشی ئەوەیە ئەنواعی ئبتکار و شێوەی حرەکەتی جەماوەری هاتوۆتە مەیدان مەسەڵەن هەروانیە فقط بە تەزاوراتی خیابانی خۆیان مەحدود کردبێتەوە ئەدبینی هەفتەی ئەوەڵ ئەساسەن تەزاوراتە خیابانیەکان بەرجەستە بوون بەڵام لە هەفتەی دووەمەوە دیمان دانیشگاکان دانیشجووەکان مامۆستایان و خوێندکاران اعتصابیان لە دانیشگا و لە نێو مەدرسەکان سازماندا ئەویش اعتصابێکی فعال بۆ معنە ئەچوونەوە مەدرسە ئەچوونەوە دانیشگا بەڵام ناچوونە سەر کلاس لە مەسەلەن لە حەوشەی مەدرسە و لە ساڵۆنی ئیجتماعاتی دانیشگاکان کۆبوونەوە قسەیانە کرد شعارە درا سوخەنڕانیە کرا و حتا زۆر جارە هاتنە خیابان تەزاوراتیانە کرد ئەگەر لازم وایە دەجێت پشتیوانی ئەوە بکەن لە حرەکەتێکی ئینقلابی خیابان بکەن ئەیان کرد دەرچە ئەنواعی ئبتکار ئیدامەی پێدا کردووە مەسەلەن وەختێک بەنظەم زۆر زیرەکانە لە شاری تارانەوە بگرێت تا شاری سنا و کەرەج ئەم 3 شارە زۆر بەرجەستە بوو خۆیان نوێیان ناوە ئاعترازی محەلە محور یعنی وەختی بینن ئەگەر مەسەلەن بە جەماوەرێکی زۆری منیش هەروە کاوڕە سەلاح هەڵێم ئینتزارە کێشرێ لە ئایاندا لە شارێکی وەک تاران بە 9 ملیۆن و 1 ملیۆن بێت لە ئایندەدا بەڵام ئێستا بەنظرم تەشخیصێکەیە ئەگەر ئەوە بکەن حەد لەو مەیدانی ئازادی تاران ئەم جمهوری ئیسلامیە دەست ناپارێزێ لەوەی حتا 50,000 کەسیان لێ بکوژێ هەند بەڕاستی دەست ناپارێزێ بۆ ڕاگرتنی خۆی خەڵکەکە ئەمەی تەشخیصداوە پێشڕەوان و سازماندەرە دەرنەچە نێویان ناوی ئەترازی محەلە محور تۆ بینی لە من بۆ خۆم شەوێک شاهد بووم ئەخبار لەحزە بە لەحزە ئەم ڕسانەی فارسی زمان بڵاویانە کردەوە ئەیوت هەر ئێستا بۆ نیشانی شێدا لە 26 گەڕێکی تاران تەزاوراتی محەلە هەیە یا مەسەلەن لە سنە هەر لەم دەورانەیە دیمانە
لە دوانیۆڕە و ئێوارە و شەو بەولاوە دەیان محلەی شار بەدەست لا و خەبات کارانەوە بووە. ئەنی منزورمەیە بڵم ئێستا کوونێش ئەم خۆشانە جەماوەرە کاران واردی پێنجمین هەفتەی بووین من چاوەڕوانەکەم بە ئێبتکاراتی زۆرا و زۆر ئیدامە پەیدا بکە ڕەنگە شتی تەزاورات کەم بێتەوە بەڵام ئەڵانەوە بینی لە پەنایەوە اقتصابی کاریگەری خەریکە بە حمایەت لەوان دێتە مەیدان ئەوە اقتصابی ڕانندگان خەریکە دێتە مەیدان. سبەینە شەمبە ڕۆژێکی زۆر گرنگە ئەنواعی بانگەواز لەلایەن لاوانی تاران لاوانی سنە و مەریوان و تەورێز هەتا کانی دیکەوە دراوە لەوانەیە بێنە مەیدان. هەر سبەینە لە وڵاتانی ئوروپایی و بەتایبەت لە بەرلین تەزاورات گەورە بێ بەنظام تەناسقواکە زیاتر ئەتوانێت بگۆڕدرێ. من یەکەم ئەوەیە احتمالی پەرەگرتنی ئەبینم دوایەوە پێم وابێ هەچی ڕواتە پێشێ ئەو تەندنسی ڕادیکالیزمەی کە هەیە زیاتر ئەتوانێت پەرە بگرێ بەڵام هەر ئەوەش وای کردووە هێزە ڕاستەکانی سەحنەی سیاسەتی ئێران بەڕاستی کەوتونەتە پەلەقاژەیەکی زۆر خەریکن هێزی بۆ سەرفەکەن بە مێدیا بە چێرە بە ئافراد ئەمانە دێنن لەم بینەدا منیش بەوە تەواویەکەم ئەڵان دەورەیەکە ئێمەی کۆمۆنیستەکان هێزەکانی چەپ و کۆمۆنیست و بە تایبەت هەڵسۆڕاوانی کرێکاری و سۆسیالیست هەڵسۆڕاوانی چەپ و کۆمۆنیست لە دانشگا و هەر شوێنێ لە شارەکان لە دانشگاکان لە گەڕەکەکان زیاتر لە ارتباطێکی یەکڕیزی لەگەڵ یەکتر بەرەو ئەوەی ئەم شعاری زۆر وەسیع هەیە شعارەکانی زۆر فۆکوس شدەتر و ڕادیکال تاکتیکی زۆر مشەخصی بۆ درێژەدان بە خەباتەکە وە بەرەو ئەوە بێ بڕۆین دووشە تامین بێت تاوجەی بە چەپ و کۆمۆنیست و بەرەی ئازادی خۆست ڕاهبەریەکی بانفوس شکڵ بگرێ و قسەی بخوا لە بەتنیە و دووەمە سازمانە جەماوەریەکان لە مەراکزی کرێکاری لەم گەڕەکان و غێرە شکڵ بگرێ ئەمە ئەتوانێت کۆمەک بکا بە پەرەگرتنی. زۆر باشە ئەگەڕێنەوە سەرم خاڵە ڕەحمان من نەچم بۆ لای هاوڕێ سەلاح ئێستا سەبارەت بە ڕۆڵی حیزب و بڵێن هێزە کۆمەڵایەتی سیاسی جیاوازەکان پێشتر لەسەر چینە جیاوازەکان قسە بکەین بەڕاستی من پێم وایە کە جۆرێک ئیسلامی سیاسی و جمهوری ئیسلامی ئێران لە ئێرانە وای لێ هاتووە ئێستا خەریکە لە پشتیوانی تەنانەت ئەو هێزێک کە پێشتریش بوو بە کۆڵەکەی و ڕایگرتو بوو لە سەرسەری سەرمایەدارانی ئێران لە پشتیوانی ئەوانیش وردەوردە بێبەهرا بێ یعنی ئەم جوڵانەوەی بەشێک کە تاکو و تەیاراتی وهای تایە کە هیچ ڕەنگە لەگەڵ ئەمیال و ئامانج و ئاسوی ئەم جوڵانەوەیە یەک نێنەوە ئێوە ڕۆڵی ئەم هێزە کۆمەڵایەتی و بەو مانایەش هێزە سیاسیانەی ئێستای ئێران لەم جوڵانەوەیە چۆنە بیرن ئایا لە پەرەگرتنیا ڕۆڵیان چییە بێت چ جێگایەکە گرن و لە سبەینەی سەرکەوتنیا ڕۆڵیان چیە بێت هاوڕێ سەلاح ئینەکە داخراوە بەخش دیارە ئەو بزوتنەوە شۆڕش جێرانەش وەک هەر بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی دیکە مەیدانی حزوری گەرمەیلی سیاسی و کۆمەڵایەتی جیاوازە و ئێمە دەبینین کە دەرحاڵ هەردەم بزوتنەوەشدا دەبینین ئەم جەریانات و هێزە کۆمەڵایەتەکانی دیکە هەر کام لە ڕاستای بەرژەوەندی چینایەتی خۆیان حەول دەدەن ئەم بزوتنەوەیە بەو مەسیرەدا برن کە دەرحاڵ بەرژەوەندی ئەو چینەی کە ئەوان پێی متعلقن دەواقەدا بپارێزن چۆن هەر ئێستا دروستە مەسەن جەریانی ئیسلاح تەڵەبی لە ئێران جەریانی ڕفۆرم خوازی لە ئێران کەوتۆتە پەراوێزەوە بەڵام دە هەر حاڵ ئەوانیش حەول دەدەن کە مۆری خۆیان لەو بزوتنەوەدەن ئەوانیش لە بزوتنەوەی ژناندا هەن ئەوانیش دە بزوتنەوەی دانیشتجوویدا هەن ئەوانش دەرحاڵ بە نەوەیەک حەول دەدەن دەرحاڵ ئەم بزوتنەوەی بەلاڕێدا برن یا مەسان حەول دەدەن حتا ئەم شعارانە ئەم دروشمانەی کە دەرحاڵ دروشمی پێشکەوت و خوازیشن
لە ناوەڕۆکی پێشکەوتو خوازانەی خۆی خاڵیکەن مثلا ئێوە لەوانەیە ئەم سوخەڕانی کوریشاتان لە دوێنێ جۆ لێ بوو بێت مثلا باز لەوە دەکا کە ئەم دروشمی ژن ژیان ئازادی دەبێت بێتە سرودی میلی ئێران سرودی میلی ئێران منزورم دەهوێ ئەم دروشمە کە دروشمێکی مۆدێرنە پێشکەوتو خوازانەیە لەم ناوەڕۆکەی خۆی خاڵیکە لە حاڵێک دایمە دەبینین ئەگە ئەم دروشمە دەرحاڵ تەفسیریدیشی لێ دەکرێت یا مثلەن ئێمە نەبێ بە بڕینی بڵین زنجیرەی بیرکردنەوە بەڵام کارێکیان کردووە لە ئێرانی زۆر جار ئەم دروشمیان لەگەڵ دروشمێکی ترا تێکەڵ کردووە مرد میهن ئابادی بە جۆرێک هەستەکە یانەوەی بیشێون خۆشی ئیشارەت کردی دایان هەیە مثلا ڕاڵاتێکی ناسیۆنالیستی پێدەن کاگەخمانیش پێشتر ئیشارەی پێکرد دەستورشدا ئەمە دەرحاڵ دەمڕۆدا دە شرایەتدا شوارێکی مۆدێرنە شوارێکی ئەمڕۆیەوە هەر کام بەڵام دەرحاڵ تەفسیر بەردارە ینی تەفسیر بەردارە و هەر کام لە چینە کۆمەڵایەتەکان دیارە تەفسیری خۆی لێ دەکەن لەوانەیە لەو جێگای کە باز لە ئازادی دەکا سەرمایه‌داران باسی ئازادی تجارەتی لێ نەتیجە بگرن یا وەختێک باز مەسەلەن لە ژیان دەکای هەموو دەبینین کە بڵەخەرە ژیانی ژنێکی کرێکار لەگەڵ ژیانی ژنێکی سەرمایه‌دار وەک یەک نییە منزورم تەفسیر حتا لە ژیانیش لە بینی بزوتنەوە کۆمەڵایەتەکان و چینە کۆمەڵایەتەکان دەکرێت تەفسیری جیاوازی بێ یا مثلا جێگاو شوێنی ژن لە سوورەتێکدا ئێمە دەبینین ئێمە دەزانین لە دنیای واقعدا ئەگەر تا زمانێک کە سیستمی سەرمایه‌داری نظامی سەرمایه‌داری لەسەر کار بمێنێ بەرەبەرچاوگرتنی ئەوەی کە ستەم کێشی ژنان ڕیشەی دە و مناسباتەدا دە مناسباتی سەرمایه‌داریدا ژن بە معنای واقعی خۆی ئازاد نابێت ژن بە معنای واقعی خۆی بەو حقوقی ئینسانی خۆی ناگا بەرابەری واقعی ئەگەڵ پیاو ناگا بۆی ئەوانە هەمووی وەتەنانەت لەو سیستیمە اقتصادی کە ئێستا هەموو بەشەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە سەڵتەنەت تەڵەبەوە بگرە تا مجاهدینی خەڵقەوە بگرە تا ئۆپۆزیسیۆنی بورژوازی لیبرالی لایەنگری ڕۆژئاواوە بگرە هەموو ئەوانە لەواقعدا ئالتەرناتیوی اقتصادیەکەیان بۆ دواڕۆژی ئێران هەرو سیستیمە نیئۆلیبراڵەیە کە ئەوڕۆ لە دنیادا ڕایجە بێ ئەمە لە چۆ بەرابەری ژن و پیاو تەئەمین دەکا ئەوە لە چۆ ئازادی ژن تەئەمین دەکا ئەوە لە چۆ دەتوانێت ستەم کێشی ژن لە ئێراندا لە ڕیشە دەربێنێ بۆیە دەڵێم ئەمانە تەنانەت لەم شعارانە یا تەنانەت لە شعاری مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر جمهوری ئیسلامی ئەمانە هەمووی تەفسیری خۆیان دەکەن ینی تاوجێ کە بە ئیسلاح خوازان دەگەڕێتەوە یا بە جەریانی سەڵتەنەت تەڵەب و مجاهدین و ئۆپۆزیسیۆنی بورژوازی ئێران دەگەڕێتەوە بەڕاستی لەوە ئەو نەتیجە دەگرن کە دەرحاڵ مەلاکان دەدەسەڵات لاچن لەوە ئەو نەتیجە دەگرن کە خامنەی نەمێنێ لە خامنەی نەمێنێەوە هەر ئێستا مەسەن ئەو بەشە لە ئۆپۆزیسیۆن ڕێگا بووە خۆش دەکەن قسە لەوە دەکەن کە دەی دە ڕۆژدا دەبێ ئەرتەش و سوپای پاسداران تێکدا ئێدغام بن لێکی دغام بن قسە لەوە دەکەن کە دەواقعدا ئینقلاب وە شۆڕژ وەک خشونەت نێو لێ دەبن وە خەریکی ئەوەن کە ڕێگا خۆشکەم بۆی کە دەسەڵات لەسەرەوە دەست بەدەست بێ دەخالەتی ڕاستە و خۆی ئەو کۆمەڵانی خەڵک کە ئەمڕۆ لە سەر شەقام سنجان و بەرگود لێداوە بۆی دەڵم ئەم شعارانە ئەم دروشمانێک کە ئەوانە دەیدەن و دەواقعدا حتا ئەم دروشمانی کە لە دێ خیابان دەدرێ ئەمانە تەفسیری خۆی لێ دەکەن وەدایان هەوێ بەلاڕێیدا برن و هەر ئەوانەشە بۆتە هۆی ئەوەی کە وەزایفێکی زۆر قرس و سنجین کەوتۆتە سەرشانی هێزی ڕادیکاڵ و کۆمۆنیستەکان بۆی کە بەرچاوڕوونێکی زۆرتر بخەنە بەرپێی ئەو بزوتنەوەیە ینی وەختێک قسە لە ڕووخانی ڕژیمی جمهوری ئیسلامی دەکا ئێمە وەزیفەمانە کە بین ئەم ڕووخانی شۆڕژگێرانەی جمهوری ئیسلامی دەواقعدا معناکەینەوە و بڵێن ئەوە بە معنای ئەوە نییە کە ئەرتەش و سوپای پاسداران ئیدغام بێ بەڵکو بە معنای ئەوەیە کەسان هەموو هێزە سەرکردگەرەکان
لە ئەرتەشەوە لە سوپای پاسدارانەوە لە پۆلیسەوە لە هەموو ئەو دەمەدەستگای ڕوحانیەت و ئەو بڕۆکراسی کە بە پشتبەستن بەو جمهوری ئیسلامی دەسەڵاتی خۆی دەباتە پێشێ هەموو ئەوانە منحەل بێ قانونی ئەساسی منحەل بێ یعنی ئەوانە دەبێت ئەم معنای واقعی ڕوخانی جمهوری ئیسلامی دەبێت بەرینە نێو خەڵک و هەرچی زۆرتر جەماوەری کەینەوە کە دە دوا ڕۆژدا بەوە کەمتر بە هیچ شتێک ڕازی نەبن یا مثلەن ئەم داخوازیانەی کە لە ئەوە ڕۆژی دەسەڵاتێکی شۆڕژگێر کە لە دڵی ئەم ئاخێزە جەماوەری و شۆڕژگێرانەدا لە دڵی ڕاپەڕینێکی جەماوەری دێتە دەرێ چی اقداماتێک دەبێ بکە دەبێ هەر ئەمڕۆ ئێمە بیخەینە بەر دەم جەماعەت کە لەوانە کەمتر بە هیچ شتێک ڕازی نەبن بۆیە ئەوە دەبێ ئەوانە هەمووی بەڕاستی ئەرچێکە کە کەوتۆتە سەرشانی ئەمە بەهۆی نەخش و دەورێک کە بزوتنەوە کۆمەڵایەتەکانی دیکە بزوتنەوەی دەرحاڵ گەرایش و مەی لە کۆمەڵایەتەکانی دیکە لەو بزوتنەوەدا هەن وەدایان هەوێ دەرحاڵ ئەم بزوتنەوە بەلارێدا برن ئێوە مەسەلەن چاولەکەن بە باشی بە دروستی مەسەڵەن باسی ئەو تایبەتمەندێک کراکە ئەم حرەکەتە زۆر جەهانی بۆتەوە ینی هیچ کام لەو لە 40 ساڵی ڕابردوودا یا دەکرێت حتا بڵێن لە 100 ساڵی ڕابردوودا هیچ حرەکەتێکی شۆڕژگێرانە لە ئێران ئەوەندە ڕنگدانەوەی جیهانی نەبوو بەڵام ئەوە دەشرای ئێستادا ئەوەش حتا بەهۆی دەخالەتی بەشی کولەن زلهێزە سەرمایه‌دارەکان بەهۆی دەخالەتی ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوایی سەرمایه‌داری ئێران وەک تیغێکی دوولەبەی لێ دەرهاتوو یعنی ئەو ڕنگدانەوە جەهانی یا ئەو ئەترازاتە جەماوەری کە لە دەرەوەی وڵات دەکرێت لە پشتیوانی بەو حرەکەتەی لە ناوەیە ئەگەر لەلایەکەوە ئەو دەستکەوتەی هەیە کە سەرکوت بۆ جمهوری ئیسلامی گرانتر دەکا هەزینە بەردارتری دەکا چونکە هەموو نورەفگەنەکان کەوتونە سەر ئێران ئاو بەڕاحەتی ناتوانێت سەرکوت بەڕێوە بەرێ بەڵام لە هەمان حاڵدا بەو باریشدا دەرحاڵ مەودا دەخڵقێنێ بۆ ئۆپۆزیسیۆنی بورژوازی سەر بە وڵاتانی زلهێزی سەرمایه‌داری کە لەوە وەک زەمینەیەک بۆ شکڵدان بۆ ئالتەرناتیڤ و دەوڵەتی دەتەبعیدی خۆیاندا کەڵە گوەرگرن دەبینین هەر حرەکەتێکی جەماوەری کە دەکرێت بە نەوعێک دەستی ئەم دەرحاڵ ئۆپۆزیسیۆنی ڕاستی تێدایە سەڵتەنەت تەڵەبەکانی تێدا یا شورای ملی مدیریەتی گوزاری تێدا یا جریانی مجاهدینی تێدایە ئەودار پشتیوانی ئەحزابی دەستی ڕاستی حاکم لە وڵاتانەی تێدایە ئەوانە هەمووی دەواقەدا حەول و تەلاشێکە بۆەوەی کە ئۆپۆزیسیۆنێک شکڵ پێ بدەن ئالتەرناتیڤێک شکڵ پێ بدەن کە لەسەرەوە تەنانەت حتا بە سازان لەگەڵ بەشێک لەو دەسەڵاتی کە ئێستا لەسەر کارە بتوانن ئەم ئاخیزە بەشکەس بکێشن و بەلاڕێیدا برن بۆیە بەرچاوڕوونیدان بە کۆمەڵانی خەڵک بە هەڵسوراوانی ئەم حرەکەتە کە ئەم بزوتنەوەیە کە ئێستادا ئارادایە زۆر وەزیفێکی گرنگەوەمە بێ حەول دێن بە باشی بەڕێوەی بر دەستەکان خۆش زۆر سپاس بەس من لێرەیە تاوان پرسیارێکی ئەگەڕێمەوە لات بۆ ئەم پرسیارە ئێستا ئەگەر ڕەحمان سەبارەت بەم سوالی کە کردمان لە ڕۆڵی هێزە سیاسەکان نەزەرێکی هەیە دووبارە پێم خۆشە وەڵامی و پرسیارش بیتەوە دیارە هەنێک لە بینەرانیشمانە لەو پرسیاریان بۆ مەترەحە دواتر پرسیارەکانی نەخەمە سەر شاشەکە ڕۆڵی کۆمونیستەکان و ڕۆڵی چەپەکان یاخود ئەو ئەرکەی کە کەوتوتە سەرشانێنە و ڕۆڵی کە ئەبێ بیبینین ئێستاە لە ئێران و لە کوردستانە چیەوە چۆن ئەتوانین بە کۆنکرێتی دیارە هەمیشە باسمان کردووە قوڵکردنەوە و ڕادیکالیزەکردنەوەی ئەم جوڵانەوەی و ئاسۆپێدانی ئەوانە بەڵام بە کۆنکرێت ئەکاتە چی ڕەحمان پرسیارەکە بۆ توێ دوایش دێمەوە لای تۆ هاورە سڵاح بۆ هەر ئەو پرسیارە من ئەسمە سەر پرسیارەکەت بەڵام بەڕاستی شتێکت لە هاورە سەلاح پرسی ئەوی ژارەیەکی پێکرد ئەو شعاری مرد میهن ئابادیە من لە فرسەتێکا گەڕام تووڕەیی و ناڕەحەتی و نفرەتی خۆم لەم شعارە بەڕاستی دەربەبڕم ئێرەش لەو مێدیای ئێوە وەختێک ژن ژیان ئازادی وتراوە وەختێک ئەم پتانسیێلی ئازادی خوازانە و ئینسانی ئاوا بەرجەستە بۆتەوە وەیەکێ لە دەلیلەکانی هەمەگیربوونی لە ئێران و حتا جیهانی بوونیەتی دەقیقەن بەم شعاری مرد میهن ئابادی
جریاناتی دەستەڕاستی من نوێنم دەستەڕاستی لە ملیگەرای ئێرانیەوە بگرە ئەساسن ملیگەرانی ئێرانی ناسیۆنالیزم ئێرانین بۆ کاڵکردنەوەی ئەو ئازادی خوازی ئەو ئینسانگەرایی ئەو شعارە ڕادیکاڵ و متەرەقیانەی کە هەن بۆ مقابلەکردن حتا لەگەڵ ئەم ژن ژیان ئازادی ئەم شعارە بێ ئەمما ئەگەر کۆنەپەرستانە کە بە تەواو مەعنا کۆنەپەرستانەیە پیاوسالارانەیە و زۆر ملیگەرایانە و ناسیۆنالیستیە هێناویانەتم مەترەحیان کردووە کۆمەلگای ئێرانیش و زۆرێک لە وڵاتانی جیهانیش و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو تاریخیان ظاهرەن مەرد و پیاوسالاری نووسیوەتی ناسیۆنالیزم ئێرانی لەخۆوە تاریخێکی 2500 ساڵی بۆ خۆی دروست کردووە تەواوەکەی تا مۆخ ئێسقان هەمووی پیاوسالاری و دواکەوتویە کە جملە ئاخرین نمونونەکانی ڕژیمی سەڵتەنەت و ڕژیمی جمهوری ئیسلامی بووە باسی میهەنەکەن ئەو میهەنەی کە لە ئێرانە لە ئێران و عێراق شەڕی ئێران و عێراقیان لەسەر دروست کرد کۆنەپەرستانی دوو تەرەف و ئازانین خەڵکیان چەندە بە کوژدا من لێرەوە هەرەو نەبڵم ئەمە ئەو پەڕ شعارێکی دواکەوتوانە پیاوسالارانە دژی ئینسانیە جێگای خۆیەتی ژنان و ئازادی خوازان و لاوان و تازە لاوانی کۆمەلگای ئێران و کرێکارانیش کاڵام بڕبڕی پشتی ئەم خەباتن و ئەم خوڕەشانە جەماوەرن هەر لێستاوە تووڕی هەڵدەن و ئیجازە نەدەن لەم خەباتە جەماوەریەدا ئەمە نەقش بنوێنێ بەڵام تاوجێگایی بە ڕۆڵی بێمەوە سەر پرسیارەکەی تۆ بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکانە هەر دیسان هاورە سەلاح بەخشەنی شارڕێ بگرت کۆمەلگای ئێرانی وەک هەموو کۆمەلگاکان عاقبەت چینی جۆرا و جۆرە بزوتنەوەی جۆرا و جۆری ئەو چینانە هەیە و بەڕاستی لە دەورەی جمهوری ئیسلامی تا ئێستا ئەوەی پێڵین هەتا هاتووە کۆمەلگای ئێران پۆلاریزەتر بووە بۆ معنایە ئەم قڵشتی تەبەقاتی و بزوتنەوەکان زۆر زیاتر لێک دوورکەوتونەتەوە و هەر کامەشیان لە ماوەی ئەم 43 ساڵەیە ڕۆڵیان بووە حقیقەتەکەیەوەی لە دەیمانی 96ەوە تا ئابارمانی 98 تا گەیشتونەتە ئەم خۆشانە جەماوەرە هەر کەس تەمەشایەکە ئاڵێ پۆتانسیەلی ئەم حرەکەتە جەماوەریانەی ئێران ئازادی خوازی زۆری پێوەیە ڕادیکالیزمی زۆری پێوەیە چەپگەرایی زۆری پێوەیە ئەمە لە خۆ دروست نەبووە ئێمە لە دڵی شۆڕشی 57 هاتینە دەر چەپ و کۆمونیزم و کرێکاری ئەو وەختە بەداخەوە بە دلیلی نەبوونی ئەو هوشیاریە چینایەتی و خوداگاهیە لازمەی کە پێویست بوو وجودی بێ نەبوونی حزبی کۆمونیستی وەکو ئێمەمانانێکە حەول بدا بۆ ئەوەی سەفی سربەخۆی سیاسی و چینایەتی لەنێو بزوتنەوەیەکی گشتیە بپارێزرێ ئەوە بوو ئیجازە درا ڕژیمی سەڵتەنەت ڕۆیشت بەڵام ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی هاتە سەرکار ئەوە بوو بە دەرس و تەجروبەیەک هەر 6 مانگ دوای شۆڕشی 57 مارکسیزمی شۆڕجێر و کۆمونیزمێک لە ئێران هاتە مەیدان لەو کاتەوە قسەی لەوە کرد کە ئەم تەجروبەیەکی تاڵ بوو وە لە ئایندە نابێت تەکرار بێتەوە دەنەچە من لێرە قسە لەسەر ئەوەکەم بەڕاستی 42 ساڵە کۆمونیستەکانی ئێران و بە تایبەت ئێمە بەشێک لە کۆمونیستەکان لە جامعەی کوردستانە هەر ساڵی 58 بووین بە سەنگەرێکی مقاومەت لە بەرابەر ڕژیمی جمهوری ئیسلامیدا و بوو کوردستان بە قەولی کولی ئێرانیان وت بۆتە سەنگەری خەبار لە بەرابەر ڕژیمی جمهوری ئیسلامیدا لەو سەردەمەوە بەرحاڵ سەحنەیەک و سەفحەیەک کراوەکە کۆمەکی کردووە بەوەی وشیاری سیاسی چینایەتی ڕادیکاڵ پەرە بگرێ و پەرەی گرتووە ڕاستە 43 ساڵە جمهوری ئیسلامی ئەو کۆمەلگایە سەرکوت دەکا و لە پێش هەمویانەوە ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوە چەپەکان حزبی چەپ و کۆمونیستی غیرە قانونی و سەرکوت کردووە بەدەیان هەزار و بگرە لە 100,000 زیاتر گیانبەخت کردو بەرحەز سەدەمە دیتووی ئازادی خواز و سۆسیالیست لەو کۆمەلگایە هەیە هیچ شارێکی ئێران نییە بەرحەڵ عاقبەت گیانبەخت کردوانی ئازادی خواز و سۆسیالیستێ وجودیان نەبوو بێ بۆ ئەو ئازادی و بەرابەریەی کە ئێستا خەباتی بۆ ئەکرێ
نەجەنگابێ هەر لەو شاری سەقزەی کە مەحسا ئەمینی لێ هاتووت دەرێ من لە مناسبەتێتر لە کۆنگرەی حزبی حکومەتی وتم لە خۆوە نییە مەحسا بووە بە نمادیەوە ئەو مەحسای 22 ساڵە من مطمئنم لە 15 ساڵگی عمریەوە بیستوێتی هەر لەو شاری سەقزە و هەر لەو شار و داهاتی کوردستان و لە سەراسەری ئێرانە ئازادی خوازان بوون سۆسیالیستەکان بوون چەپەکان بوون بۆ ئازادی و بەرابەری بۆ حقوقی ژن بۆ نەمانی حجابی ئیسلامی بۆ ئەوانە تێکۆشاون کەسیان لێ کوژراوە بەشێک لەوانەیە حتمما خانەوادەی ئەو ناسیوە بووە بە خوداگایی دەرنەچە منەڵێم بە هەڵکەوت نییە ئەمڕۆ بینین خرۆشێکی جەماوەری یەک بۆ لادانی حجابی ئیسلامی بۆ حقوقی بەرابەری ژن و پیاو بۆ ژیان لەو کۆمەلگایە و بۆ ئازادی تێکۆشێ هاوڕەسەلاحیش باسی کرد بزوتنەوە جۆراوجۆرەکان تعبیری جۆراوجۆریان حتا لەم شوعارانە و لە ئازادیشەیە بەڵام بەڕاستی ئەوەی ئەمڕۆ لە نێو خەباتی کرێکاری ئێران لە نێو دانیشگاکانی ئێران لە نێو خوێندکاران لە نێو نەسڵی جوانە ئەیبینێ ئەوی ژەوەیە ئازادیەکی پراوپڕیانەوێ هەموو ئازادیانەوێ ئازادی ئەوەی بەرحازی اقتصادیەوەی تر ژیانێکی بەختەوەریان بێ ئەوەی تر یەکسانیەک لەو کۆمەلگایە وجودی بێ ئەوەی تر هیچ کەس ئەمر و نەهیان پێ نەکات چۆن هەستن و چۆن دانیشن خۆیان سەرنوشتی خۆیان بگرن بەدەسەوت ئەمە هەمووی نەتیجەی کاری یەک بزوتنەوە بووە ئەویش لە منە پرسی خەبات و مبارزەیەکی بێوچان و ئەڵبەتە سەخت و بە قوربانیدانێکی زۆری بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کۆمۆنیستی بزوتنەوەی ژنان لەو کۆمەلگایەدا و بزوتنەوەی نەسڵی تازە لەو کۆمەلگایەدا ئەمەی بەوجود تێناوە ئەمە نەقشی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی و ئازادی خوازە بزوتنەوەکانی دیکەش معلومە بزوتنەوەی بۆرژواییش بوون لە بەعزەجەیەکە لە تەقابل لەگەڵ جمهوری ئیسلامی ڕەنگە لە بەعزە تاکتیکێک لە بەعزە ڕەوشێک هاوسویەکیشیان بوو بێ لەگەڵ ئەم حرەکاتانەی کە مەسەلەن دژ بە کۆنەپەرستی ئیسلامی بووە بەڵام بەڕاستی سەرجەمی پلاتفۆرمیان ئەفکاریان سیاسەتیان هی مەسەلەن بزوتنەوەی بۆژوایی سەراسەری ئێران ناسیۆنالیزمی ئێرانی تەمەشاکەی ناسیۆنالیزمی کورد تەمەشاکەی ئەمانە نەڵان خۆڵان جەریانەتی ئیسلامی مۆدیان نەماوە وانەوە هاوڕەسەلاحی شارێک بکە ئیسلاح تەڵەبی ئیسلامی و هەمووانە تەواو بوو ئەلان بە تەوری واقعی لە سەحنەی سیاسەتی ئێرانە ئەساسەن وەکو بزوتنەوە تەمەشاکەی دوو بزوتنەوە و دوو ئالتەرناتیوی ئەساسین خەریکن بۆ ئایندەی دوای جمهوری ئیسلامی نەقشاڕێژن یەکیان ئالتەرناتیوی ڕاستی بۆرژوایی پرۆغەربی ئێرانیە کە هەم ناسیۆنالیزمی ئێرانیە گرێتەوە هەم فدرالیسمەکانی کورد و ئازەری و ئەوانە ئەگرێتەوە هەم بەشێک لە مەشروتەخا و جمهوریخا ئەگرێتەوە لە بەرابەریشە بەعام بزوتنەوەیەکی کرێکاری و سۆسیالیستی و چەپ و ئازادی خوازانەیە ئەوی اتفاقاً بە ئتکا بە ئیرادەی چینی کرێکار ژنان لاوان ئازادی خوازان بەو خەباتەی کە کردوێتی بەو سابقە و تەجروبەی هەیەی خەریکە و هەر ئێستا نەقشە نوێنێ ڕۆڵە نوێنێ لەم خەباتەی ئێستا و خۆی تیارەکە بۆ داڕشتنی ئایندێکی بەختەوەر دوای جمهوری ئیسلامی زۆر باشە ڕەحمان وڵایەتەی ڕاستگەرە بەڕاستی مانعیان دروست کردووە لە بەرابەر خەباتی تا ئێستا زۆر باشە ڕەحمان من پرسیارەکەت بە جۆرێک پرسیارێکی ترم هەبوو وەڵامت نەدایەوە بەڵام ئەگەڕێمەوە بۆ لای هاوڕەسەلاح بەڵام هەستەکەم بەرنامەکەمان بەدەر لە ئیرادەی خۆمان درێژە بێتەوە من وام دانابوو سەعاتێک بێ بەڵام حتمما فریار ناکەین بە سەعاتێک باسمان زۆر ماوە لەبەرەوە گەر ئیجازە بدەن پاوسێکی کورد وەرگرین لەگەڵ هەروە فلیمێکە هەر ئەویش هەر لەسەر دروشمی ژن ژیان ئازادیە دوو دقەیەک پاسێک وەرەگرین و ئەگەڕێینەوە بۆی فلیمەکە لەوە زیاتر درێژ نەبێت و بینەرانیشمان بێزار نەبن.
المرأة فضائيین جوسه زندگی لیبر جیم حیات سنی آزادی الحرية جيغاليا بريفي آزادی بەڵێ هاوڕێیان هاورە سەلاح من ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە من هەروە ئاگاداریەکی هاوڕێیانیش بکەین کە کۆمنتێکی زۆر هاتووە هاوڕێیان پرسیاریان هەیە حتمما بە پرسیارەکانی ئێوە ڕاگەین هاوڕێیان بینەران بەڵام پێشتر من پرسیارەکانی خۆم تەواوەکەم و ڕەنگە بەشێک لەو پرسیارانەی کە ئێوە ئازیش کردوتانە ناوچێشی پرسیارەکانی خۆمی بکەم من ئێستا سەبارەت بە ڕۆڵی چەپەکان و کۆمونیستەکانەمەوێ لە ئاورە سەلاحی مازوجی بپرسم بە کۆنکرێتیە بێت چی بکرێ ینی پێشتر وتم باسیەوەی کە بێ ڕۆڵمان هەبێ لە ڕادیکالکردنەوەی ئەم جوڵانەوەیە لە پێشخستنەوەوانە ئەمانە هینە بەڵام بە دەقیقی و بە مەلموسی لە ناو شارەکانی ئێرانە لە دەرەوەی ئێران لەو جێگانە کە ئەم کۆمونیستانە خەریکن لە یەکتر نزیگە بنەوە بە جۆرێک هەستەکەی هەمان قساکەن هەمان تەوەجوهیان هەیە قسەکانی بەڕێست و ینی هاورە سەلاح و هاوڕێ ڕەحمان لەم دانیشتنیە لەوە چ یەکتر تەواو بکەن ئیختیلافێک نابینین مەسەلەن چی بکرێ سەرنجام بە کۆنکرێتی چی بکرێ ئێستا دەرحاڵ پێشتر لە قسەکاندا تا ڕادێکی زۆر ئاماژە بەوە کرا کە نەخش و دەوری هێزە کۆمونیستەکان دەبێ چ بێ بۆی کە دەڵحا ڕێگا خۆشکەم بۆ پێشڕەوی و نهایەتەن سەرکەوتنی ئەم بزوتنەوە و ئاخێزە شۆڕەجێرانەی کە ئێستا ئارادایە تاندازێک بەتایبەت تا ئەوجێ کە بە کوردستان دەگەڕێتەوە بە کوردستان دەگەڕێتەوە ئەم پێم وایە باتەوەجە بە تایبەتمەندێک کە لە کوردستان هەیە و دەزانین کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی حیزبێ و ئەحزابی جۆرا و جۆر چه ئەحزابی ناسیۆنالیست چه ئەحزابی چەپ و کۆمونیست لەم کۆمەلگایەدا دەرحاڵ حیزبی کۆمەڵایەتین ینی بناغەی کۆمەڵایەتیان هەیە نفوزی کۆمەڵایەتیان هەیە و هەر کام لەم حیزبانە دیارە ئالترناتیوی خۆیان هەیە بۆ دواڕۆژی دوای جمهوری ئیسلامی و ئێستا بە تایبەت کە دەبینین هێزە ناسیۆنالیستەکاندا ناوەندی هاوکاری هێزە سیاسەکاندا کۆبوونەوە و دەشزانین کە ئیستراتیژیان چیە بۆ دەرحاڵ بەلاڕێدا بردننی ئەم بزوتنەوە شۆڕژێرانەی کە ئێستا لە ئارادایە دەی چەپەکانیش دە و کۆمەلگایەدا کە کۆمەلگایەکی حیزبێ و ئەوانیش دەبێ حەول دەین و بە تایبەت ئێمە وەک حیزبی کۆمونیست و کۆمەڵە وەک دەواخەدا سازمانی کوردستانی ئەم حیزبە دەبێ هەنگاوی بەکردەوەی هەڵێنین ئەگەڵ هاوڕانی حیزبی حکومەتیز لە کوردستان بۆ پێکەنانی بلوکێکی ڕادیکال و چەپ و کۆمونیستی و سوسیالیستی لە کوردستاندا بۆ چونکە هەم لە لەحاز دەرحاڵ ئیستراتیژیەوە هەم لە لەحاز سیاست و تاکتیکی ڕۆژانەوە بلەخەرە پەرک و جیاوازێکی دەواخەدا چینایەتی هەیە بینی ئەم دوو بلوکە کەمرۆ لە کوردستاندا فعالن مثلا بۆ نمونە ئێمە دەبینین استراتیژی هێزە ناسیۆنالیستەکان لە کوردستان ئەوەیە کە لە دواڕۆژی جمهوری ئیسلامیدا دەواقەدا ڕاپەڕینی خەڵک بنەوەی کۆنترۆلکەن بنەوەی کۆنترۆلکەن و دەواخدا ئولگوی حکوومەتی مەوردی نەزەریەوەن هەر ئەوەیە کەمڕۆ لە کوردستانی عێراق حاکمە مەسەلەن بۆ زۆر بەڕاشکاوی ڕاهبەرانی و هێزانە قسە لەوە دەکەن کەمە لە ئێستاوە دەبێ ئەرتەشی نەتەوەی پێکبێنی ئەرتەشی نەتەوەیان بۆ چییە بۆ ئەوەی کە کاتی ڕاپەڕیندا بتوان ئەم ڕاپەڕینە دەرحاڵ لە کۆنترۆلی خۆیان دەربێن و دە چوارچەوەی سیاست و ئیستراتیژی خۆیاندا دەرحاڵ جێگای بکەنەوە یا مەسەلەن لە ئێستاوە ئەوان حەول دەدەن بۆ ئەوەی کە پێی دەڵێن تەرحی فدرالی و سیستمی فدرالی
بە پشتبەستن بە سیستمێکی پارلمانی لەوەی لە نەوەی ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانی عێراق حاکمە دەرحاڵ ئەوە وەک مانای سەرکەوتنی بزوتنەوەی کوردستان ببنە بەرنە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا. بنابەرین هێزە کۆمونیستەکان دەبێ وەک بلوچێکی واحد حەول بدەن بۆی کە خەڵکی کوردستان کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و ژنانی ستەمدیدە و گشتی خەڵکی ستەم لێکراوی کوردستان لە ژێر نفوزی ئەم نەوع ئیستراتیژی و سیاسەتانە بێنە دەرێت تا بتوانن پێشڕەوی ئەو حەرەکەتە دەواقەدا مسۆگەرکرد. ئمە دەبین ئەم نەوع ئیستراتیژی کە ئەمانە هەیەانە دەرحاڵ بە نەوعێک لە تاکتیکەکانیشاندا ڕنگدانەوەی هەیە. بزن هەر لە ڕۆژی ئەوڵەوە کەم ئاخێزە جەماوەێت دەستی پێکرد ئەوە حەولیان دەدا لە کاتێکدا خەڵک لە شاری سەقز لە شاری سنە لە شاری مەهاباد هاتبوونە سەر شەقام لە دژی ئەم جنایەتی کە جمهوری ئیسلامی کردبوو لە دژی قەتڵی دەوڵەتی ماسا هاتوون شعاریان سەردەدا ئەوان دەیانویست خەڵک بەرنەوە ماڵێەوە بە ئاعتسابێکی عمومی لە ڕاگەیانی ئەعتسابێکی عمومی لە کوردستان و حتا خەتونیشانیان دەچێشە دەیان کورد وەک ئەوەڵین ئەقدامی خەڵکی کوردستان ڕۆژی دووشەمبە یعنی ئێستا دوو ڕۆژ دەخاڵکدا دەوت و ڕۆژشدا شارەکانی کوردستان شاهدی ئەڵترازی جەماوەری خەڵک بوون ئەعتسابی عمومیەوە دەست پێ بکەنوانە دڵم هەموو ئەوانە بە ئێمە دەڵێ کە حرەکەتی چەپ و سوسیالیستی لە کوردستان دەبێ بە سورعەت بجوڵێتەوە دە بلوچێکدا لە دەواقەدا قوتبێکی چەپ و سوسیالیستیدا خۆی ڕێک بخا بۆی کە بتوانێت دەواقەدا لە بەرابەر ئەم نەوع ئیستراتیژی و سیاست و تاکتیکی ئەحزابی ناسیۆنالیستدا کە دایان هەوێ ئەم بزوتنەوە بەلارەدا بچێشن لە دەواقەدا تاکتیک و سیاستی خۆیان بگرنە پێشەوە بە تایبەت ئێستا ئێمە دەبینین پێشڕەوی ئەو حرەکەتە دەگرێت ئەوەدایە کە ئەمڕۆ لە کوردستان دەبینین شەبەکەیەک لە لاوانی شۆڕژێر لە هەموو شارەکانی کوردستاندا شکلی گرتووە و ئەوان نەخشیان هەیە لە سازماندانی ئاڵترازاتی کە ڕۆژانە دەیکەین ئەوە دەتوانێت بێتە بەردی بناغی پێکێنانی کومیتەی مەحەلات بەردی بناغی شوڕای مەحەلات ئێمە دەبێ هەموو زەرفیەتی چەپەکان لە کوردستان هێز سوسیالیستەکان لە کوردستان لە خدمەت سازماندەی قرار بگرێت سازماندەی کرێکاران پێکێنانی شوڕای کرێکاران پێکێنانی شوڕای بێکاران پێکێنانی ڕێکخراوی جەماوەری ژنان پێکێنانی هەر ئەو شوڕانە لە مەحەلات کە دەتوانن هەر ئێستاکە بەکردەوەش ئێمە دەبینین وەک ئۆرگان وەک دەواقەدا ڕاهبەرێک کەم ئەعترازاتە سازمان دەدا زاهر بن و هەر بۆ شایەکش دەسەڵاتی جمهوری ئیسلامی هاتە پێشێ دەوحاڵ مەودا نەدەن کە هێزە ناسیۆنالیستەکان بێن لەسەرەوە حاکمیەتی ئازابیان بەسەردا داسەپێنن بەڵکو خۆیان دەسەڵات بەدەستەوە بگرن خۆیان مدیریەتی ئەو جامعە خۆیان ئیدارەی ئەو جامعە بەدەستەوە گرن سەرکەوتنی ئەم شۆڕشە ینی ئەوە ینی کرێکاران ینی ژنان و پیاوانی کرێکار ینی خەڵکی زەحمەت چێژ ینی هەر ئەم لاوانەیە کە ئەمڕۆ لەسەر خیابان سینیان وەبەرگول لە دەدەن سبحەینە دەسەڵاتدا حزوریان هەبێت لە مدیریەتی ئەو جامعەدا حزوریان هەبێت لە ئیدارەی ئەو جامعە حزوریان هەبێت بنابەرین هەموو ئەوانە بە ئێمە دەڵێ کە هێزی چەپ و سوسیالیستی و کۆمونیستی لە کوردستان دەبێت بجوڵێتەوە دەبێت سەریع نێڵە هیچ بۆشایەک لەو بابەتەوە بێتە پێشێوە دەواقەدا وەک قوتبێکی ڕادیکاڵ و سوسیالیستی زاهر بێ بۆ زۆر باشە من هەمان پرسیار ئاراسی ڕەحمان بکەم ڕەحمان ڕۆڵی هاورە سەلاح باسیەوە کە کاتی ئەوەی بلۆچێکی گۆمنسی لە کوردستانە لانی کەم پێک بێ پێ خۆشە باسی کە ڕێگرەکان چێ بۆ پێک نایەت ینی ئەم مەسلەیە بۆ دوا ئەکەوێ بۆ تا ئێستا نەکراوە وەکەی ئەکرێ ڕاستی من ئێستا بینم هەر لەسەر ئەم چاتە لەسەرم بەرنامەیە گەلێک هاوڕێ لێرەوە هەمان پرسیارەکەن هەمان پرسیاران هەیە و بەشێکیان ئەڵێن بەبێ ئەوەی کە زەرفێکی مشتەرەک هەبێتەوە ئەمانە لە چوارچێوێکی دیاری کراوە کۆ ببنەوە هیچ کام لەو قسانە و لەو باسانە کە ئەکرێت لەسەر دروستکردنی بلۆچێکی ئاوا بە سەرنجامێک ناگا من پێم خۆشە وەڵامی تۆ ببیستم ڕەحمان
با من هەر لێرەوە بڵم هاوڕەسەلاحی ئیشارەی پێکرد تاوجێگای بە کوردستان و هاوکاری هێزەکانی چەپ و کۆمۆنیست بگەڕێتەوە کۆمیتەی کوردستانی ئێمە و کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران هەر ئەم ماوە ئەو هاوکاریانەمان دەست پێ کردووە هەر ئێستا لەسەر پرۆژە و تەرحایەک خەریکین کارەکەین پێم وایە حتا ڕۆژانی داهاتووە نەتیجە بدات و ببێتە بەردی بناغەی شکەڵدان بەو قوتبێکی چەپ و سۆسیالیستی جامعەی کوردستان حقەتەکەوێ ئەمە بێپیشینە نەبووە 4 ساڵەوە پێش کارمان بۆ کرد ئەگەر بینەران و بیسەران لە بیران لە 4 ساڵەوە پێش کۆنفرانسێک گیرا بنەوەی کۆنفرانسی کۆڵن شاری کۆڵنی ئەڵمان گیرا لەوێنە هەم ئێمە و کۆمیتەی کوردستانی حیزبی ئێمە بوو کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بوو ئەو وەختە تا کۆمیتەی کوردستانی حیزبی کۆمۆنیست کارگەری ئێران بوو ڕوتی سۆسیالیستی بوو پلتفۆرمێکی باش درا کۆنفرانسێکی باش گیرا بازی هاوکاری کرا بەڵام دوای چەند مانگ بەداخەوە مانعی بۆ دروست کرا ئەلان با لەم بەحسی ئەم شەوی تۆدا نەڵم مانعەکە لە هەنچیەوە دروست بوو بەحسەکە نەچێتە جێگە کەماکەم پرسیار بوو لاخەوە باسکەم بەڵام مانا دروستکە ئەو وەختە درێژەی پەیدا نەکرد بەڵام ئەڵان ئێمە چەند مانگە بە هەستکردن بەم ئەوزا حەساسە ئەجملە لە ئێمە ینی کۆمەڵە و کۆمیتەی کوردستان ئێمە دەست بەکار بووین و پێمان زەروریە ئەو قوتبی چەپ و سۆسیالیستیە شکڵ بگرێ و حقەتەکەوێ پێشەوەی ئەم دوو ڕێکخراو بەیەکەوە و کارە بکەین لەگەڵ گروپ و جریانی دیکەش قسەمان کردووە حتا لە دوو مانگی ڕابردووە بەداخەوە ئامادەگی لەلایەن لایەنی ترۆ نەبووە بەڵام ئێمە وتمان نابێت دەستڕاگرین و دەست بەکار بووین و بە زۆیش پێم وایە ئەوە قسەی مشتەرێکی من و هاوڕۆسەلاح بێ نەتیجادا و بانگەوازەکەین بۆ هەر نەهاد و حزب و جریانی خۆی بە چەپ و سۆسیالیسم لە جامعەی کوردستان بزانێ و حتا فعالین و شخصیەتایەکی زۆر هەن فعالین و شخصیەتایەکی زۆری باسابقەی چەپ و کۆمۆنیستی جامعەی کوردستان هەن کە بەداخەوە ئێستا نە لەگەڵ حزبی ئێمە نە لەگەڵ حزبی کۆمۆنیستی ئێران و سازمانی کوردستانی حزبن بەڵام دۆستایەتیان هەیە مناسبەتیان هەیە تۆ هاوڕەشەماڵ بۆ خۆت بەشێکیانە لە 2 هەفتە لەوە پێش لە کۆنگرەی حزبی کۆمۆنیست کارگەری حکومەتی ملاقات کردووە هاتوون وەک ئینسانهای صاحب نەزەر لەوێ حزوریان بووە قسەیان کردووە مە بانگەوازی ئەوانەکەین بێن بەیەکەوە شکەڵ بدەین بە هاوکاریە بەڵام تازە هەر بەوە کافی نییە مهمتر شکڵدان بە هاوکاریەکە لە بینی هەڵسوڕاوانی چەپ و کرێکاری و سۆسیالیست لە خودی شارەکانی کوردستان کە بەخشەن دەستی پێکراوە ئێمە لە ساڵانی پێش و مەسەلەن بۆ مناسبەی ڕۆژی جەهانی کرێکار بۆ مناسبەی ڕۆژی ژن لە جەریانی کۆرۆنادا و بۆ یارمەتی گەیاندن بە خەڵکی محتاج واقعەکەی دومانە زۆرە لە هەڵسوڕا و چەپی سۆسیالیستی سەر بە کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران سەر بە جەریانی ئێمە یا حتا جەریاناتی گەی چەپ هاوکاریان بووە هەرستا ئەو کمیتە مەحەلاتەی کە ئێستا شکڵی گرتووە و بانگەوازی کردووە بۆ سبەینەی شەمبە اعتراض لە شارەکانی کوردستان ئێدامە پیداکە بەشێک نەتیجەی هاوکاری هەسوڕاوانێکی کرێکاری و چەپ و سۆسیالیستە ئەما بێ پەرە بدەین و بۆی تێکۆشین هەتا با بگەڕێمەوە سەر سەتی سەراسەری ئێران ئێمە بە ڕەحمان لێرە قسەی بکەم وازانم ئەوان دەست پێشکەرتریشن لە دقیقەن وا بووە لە هەموو ساڵانی ڕابردووە لە دەورەی حتا 10 ساڵی ڕابردووە من نەتوانم ئاوانێ بڵێن ئەو وەختەی بۆ فەرزکەین اختلافاتی سیاسی بووە تاکتیکی بووە نەقد بووە قسە بووە لە بینی ئێمە و حزبی کۆمۆنیستی ئێران و حزبی کۆمۆنیست کارگەری و هەر جەریانێکی دیکەدا بووە واقعاً هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیسم بە پێی زەرورەت بە پێی ئەو پێویستیانەی کە خەبات لە کۆمەڵگەکە ویستێتی ئەوان یەکتریان ناسیوە هاوکاریان بووە کاریان کردووە زۆری یارمەتی دەربووە و ئێمە حتمما ئەوە هەدەفمەندتر ڕۆشنترە بینە پێشە لە سەتی سەراسەریشدا هەوڕە شەماڵ حداقل حزبی کۆمۆنیستی ئێران و حزبی کۆمۆنیست کارگەری حکومەتیست لە سەپتامبری 2010 ئێمە کۆنفرانسی ستۆکۆڵمێک لە سەتی چەپەکانی ئێرانیشدا بەرگوزار کرا خۆت شاهدی ئەو وەختە پلاتفۆرمی سەرنگونی شۆڕەجارانەی
جمهوری ئیسلامیمان ئەو وەختە دوای دەیمانی 96 داوە بەدەستەوە ئەوەی هاوڕەسەلاح باسی کرد کە هەر بزوتنەوە و حزب و جریانەیە بێ تەسویری خۆی بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی بدا ئێمە تەسویری چەپ و شۆڕەجێرانەمان لەو بەیانیە داوە لەو ڕۆژانەدا چەند مانگ لەوە پێش دووبارە منتەشر کراوە لەوانەیە لەم ڕۆژانەدا دووبارە پێویست بێ منتەشر کرێتەوە حولی بۆ دەین ڕەنگە ئێشتاکوونێ هەر ئەو شەش جریانی چەپ و کۆمۆنیستەی کە لە شوڕای هەمکاری نیروهای چەپ و کۆمۆنیست هاوکاریەکەین لە سەطحی هاوکاریەکە ڕازی نەبین واقعا ڕازیش نین ئێشتاکوونێ جواب دەرەوەی ئەم وەزعیەتی نییە بەڵام خودەوەی ئەم 4 ساڵە ئەم سەطحە لە دیالۆگ و ڕابطە و ئەلان بە تایبەت کاناڵێکی تەلەڤیزیۆنی مشتەرەک بنێوی ئالتەرناتیڤی شوڕایی هەیە زۆر کۆمەکی کردووە وجا لە ئیدامەیەدا خودی ئەم هاوکاریانی چەپەکان لە سەطحی سەراسەریە و ئێمە بە تایبەت لە کوردستان ئەبێت کۆمەک بکات بەچی بۆ ئەم خۆرۆشانە جەماوریە من پێم وابێ چەند شت مهمە یەکەمەوەیە ئێمە حەولە دەین و بێت تێکۆشین چۆن ئەم خۆرۆشە جەماوریە درێژە پەیدا بکە بە شێوەی گونجاو بە ئبتکاری گونجاو بە تاکتیکی گونجاو بە بێ ئەوەی زەربەی قورس لە جمهوری ئیسلامی خوا ئێمە حەولە دەین بۆی ئەوەی پیاڵەن کەمترین هەزینە ببینرێ کەمترین تەلەفات بە ژنان لاوان شۆڕەجێران و ئازادی خوازان و کرێکارانی جامعە بگا خەباتیان بەرنەپێشێ کەمترین هەزینەش بدەن بەڵام لەعین حاڵا خەبات و مبارزەی و تا ئێستاش جنایەتکارانی جمهوری ئیسلامی زۆر کەسیان لێ گرتوین زۆر کەسیان لە عەزیزانمان لە بین بردووە یەکەم ئەوە مەسەلەیەکە بەشێکی دیکەوەیە بە ئبتکاری جۆراوجۆر ئەم خۆرۆشە جەماوەریە بەرەو ئەوە بڕواکە بەرحەڵ بەڕاستی هێزی سەرکوتگەری نظامی و ئینتیزامی جمهوری ئیسلامی ماندووکە بەنظرم ئەڵان 5 هەفتەیە ئەوان ماندوون بەدەست ئەم خۆرۆشانە جەماوەریەوە زۆر جار منەوە ئەبیسمەڵەنەمە بە زمانە فارسیەکەیان شەڕێکی فەرسایشیە لەوانەیە خەڵک لی ماندوو بن منەڵم پێشەوەی خەڵک لی ماندوو بن بە نەزەرمە مەدرێت هێزی سەرکوتگەر و نظامی و ئینتیزامی جمهوری ئیسلامی بەدەستیەوە وەڕەزە بن بەدەستیەوە ماندووە بن هەر ئێستا سەرەتای ماندوو بوون ئەوەی ڕیزشی پێڵەن لە نێو هێزەکانی بەسیج و سوپای پاسداران و هێزی سەرکوتگەر ئەبینرێ ئەمە ئێدامە پەیدا بکە و من پێم وابێ بەم ئبتکاراتەی کە ئێستا هەیە و ئێمە هێزی ڕادیکاڵ و چەپیش ئەبێ زیاتر پاڵپشتی بکەین بەڕاستی جمهوری ئیسلامی خەریکە لە زۆرێک لە شار لە زۆرێک لە گەڕەکەکان بەرەوەچێ حکوومەتی بۆ نەکرێ ئیدارەی ئومورەکەی بۆ نەچێ بەڕێوە مەسەڵەن ئەو بەینانە بینراوەی تر لە بەعزە گەڕک بۆ ماوەیەکی کورت لە کۆنتترۆلی دەرچووە چۆن ئەکرێ بە ئێبتکاری جۆراوجۆر بە تاکتیکی جۆراوجۆر و گونجاو و مناسب لە هاوفکری لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری و سوسیالیستی ئەو کۆمەلگا کارە بکەی جمهوری ئیسلامی ئەحساس پایتر کۆمەلگاکەی پێ ئیدارە ناکرێت دانیشگاکەی پێ ئیدارە ناکرێت مەدرسەکەی پێ ئیدارە ناکرێت گەڕاکەکەی پێ کۆنتترۆل ناکرێت ئەلان باسێکەوەیە هەروی خۆیان نەویان ناوە ئاعترازی محەلە محور ئاعترازەکان و تەزاوراتەکانیان بردوێتە محەلەکان دەی لەو محەلاتە ئاکرێ وردە بە ڕێکخراوبوون بە سازماندراوبوون لە شوڕای محەلە لە کومیتەی محەلە لە نەهادی هاوبەستگی و هاوپشتی محەلە بە هەر شکلەکە ئەو شۆڕەجێرانە لە محەل ئەتوانن کۆنتترۆڵی محەلەکە بگرن بەدەستەوە کارێک بکرێ بەرحاڵ نیروی نظامی و ئینتیزامی و سەرکوتگەر و ئیداری جمهوری ئیسلامی بەڕاستی لە زۆرێک لە گەڕەکی شارەکان نەتوانێت مەودا و مەجای هەڵسوڕان ببێ بە تەدریج کارە بکرێ حکوومەتکردن بۆ جمهوری ئیسلامی سەخت بکرێتەوە و ئەمە بە نەزەرم هاوقەدەمی هاوفکری عاقبەت بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەری لەگەڵ یەکەوێ و لێرەدایە ڕۆڵی ڕابەرانی وشیاری کرێکاری ڕۆڵی ڕابەرانی وشیاری هەرم خەباتە جەماوەریە لە گەڕاک لە شار لە دانشگا لەنەو معلمان زۆر مهمە کە بتوانن لە سەطحی هەر شارە لە سەطحی هەر ئوستانە هەتا بە تەدریج لە سەطحی سەراسەری لە پەیوەندێکی محکەماوە لەگەڵێکا بن ئەوەی پیاڵێن شەبەکەیەکی بە هەم متحد لێک هەڵپێکراو بینی ڕابەرانی کرێکاری و خەباتی جەماوەری ئەگەر بەوجود بێ لە تەعینی شوعار لە تەعینی تاکتیک لەکوێ بچنە پێشێ لەکوێ دەستڕاگرن ئەگەر ئەمە بێتە سەرمێز
بە نەزەرم کۆمەکە کا بە شکڵگرتنی ئەو ڕەهبەریە ڕادیکاڵەی بانەفوس کە تەبعاً هەر هێزێکی چەپ و کۆمۆنیست و ئێمەش لەگەڵیان دەستێکە لە بین و لەگەڵیانە بین بە نەزەرم ئەمە کارێکی زۆر گرنگە بێ تەبعاً ئەگەر لە سەتی شوێنە کرێکاریەکان گەڕەکەکانیش ئەم ڕێکخراوە جەماوەریانە و شوراکان بەوجود بێ. ئاخرین قسم ئەوەیە بە نەزەرم ئەوەی ئێعتسابە کرێکاریەکان کە سەرەتایەتی پەرە بگرێ و بە تایبەت بچێتە شوێنە ئەسڵیەکانی سەنعەتی ئێران بە نەزەرم ئەتوانێت پشتی ڕژیمی جمهوری ئیسلامی پشکێنێ هەر وەکو دەورەیش. بە ئومێدە هاورە سەلاح من یەمەوە لای ئێوە ڕەحمان بەشێک جوابی ئەم پرسیاری منیشیدایەوە کە لە ئێوە یەکەم سەرخەتی سیاسەتێکی کارسازی کۆمونیستیانە لەم دەورەیە چۆنە بینن دیارە ئەزانم کە لەوانەیە پێویستکە زۆر لەسەر ئەم بابەتە بوترێ بەڵام ئەگەر بە تێتروار دەردی خۆتانەڵێن یاخود هەر سەرخەتەکانی ئەو سیاسەتە ئێستا بتوانیت باسیکەی لەو دەرفەتەیە کەماومانە چکە پێما بێ لە ساعت و نیەکە بەرنامەکە تەواو بکەین. پرسیاری تریشم هەیە بۆیە ئەگەر بکرێت هەردوو لاتان دواتر ڕەحمانیش بە کورتی وەڵامی ئەو بنەوە فەرموو. من دیارە لە قسەکاندا باسی کرا من لەسەر ئەو باوەڕام ینی داواقەدا ئەوەی کە سەرخەتی سیاسەتی کۆمونیستێ پێما بەر لە هەموو شتێک ئێمە دەبێ حەول بدەین هەر سیاسەتە بگرینە پێشە کە کۆمەک دەکا بە ئیدامەی ئەم بزوتنەوە شۆڕژێرانەیە کە ئەرێستا داهارادا جێگە ئەو بزوتنەوە مادام داهارادا بێ مادام ئیدامەی هەبێ لە هەموو بابەتەوە هەم لە حاز شعارەکانەوە ئەو جار شەفافیەتێک کە دەرحاڵ ئاسۆی ئەم شۆڕشە دەبێ پێدایکە هەم لە زمینەی سازماندەهێەوە هەم لە زمینەی تەمینی ڕاهبەریەوە دەرحاڵ ڕەوتێکی تەکاملی تێدەکا ینی ئەم کەم و کوڕێ و ئەو زەعفانەی کە ئێستا هەیەی لە پرۆسێکی ئاوادا داواقەدا بەرتەرەف دەبێ بنابەرین ئێمە دەبێ هەرچی لە دەستمان دێ بۆ جەماوەری بوونەوەی هەرچی زۆرتری ئەم حەرەکەتە ئەنجامی بدەین وە لەلایەکی دیکەوە ئەم کەند و کۆسپانەی کە لەسەر ڕێگای بزوتنەوەی کرێکاری ئێرانە بیناسین و بە ساهمی خۆمان حەول دەین ئەو کەم کۆسە زیهنی و واقعیانە کە لەسەر ڕێگای بزوتنەوەی کارگەرێ بۆی کە وەک هێزێکی کۆمەڵایەتی واردی ئەم ئاخێزە شۆڕژێرانەیە بن ئەوانە بناسین و بۆ بەرتەرەفکردنی حەول بدەین لەلایەکەوە دەبێ حەول بدەین تەحەڕوکێکی تازە دەرحاڵ لەم هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە ئاستی ئێران دا شکلی گرتۆ ئێمە دەرحاڵ پێک بێنین کە هەرچی زۆرتر ڕنگدانەوەی کۆمەڵایەتی هەبێ تا ئێستاش دیارە و حەرەکەتە بەو کارانە بەو هاوکارانەی کە کراوە ئێمە ئاگادارین کە زەمینەی خۆش کردووە لە لەحاز سیاسیەوە لە لەحاز معنەویەوە بۆی کە ڕێگای هاوکاری بۆ بینی گرایشاتی جۆراوجۆر لە نێو بزوتنەوە کۆمەڵایەتەکان و لە دڵی هەر ئەم ئاخێزە جەماوەرێشدا خۆشکە فراهەم کردووە بۆیە دەبێ ئەم هاوکاریانە لە ئاستی سەراسەریدا ئێمە چروپرترکەین هەر بەوەندەی کە ئێستا کردومانە کاناڵێکی تلڤیزیۆنی هاوبەشمان داناوە یا لەسەر هەموو ئەو ڕووداوانەی کە لە ئێران دێتە پێشێ بلافاصلە حەول دەدەین هەڵوێستی هاوبەش بگرین بەوەندە قەناعەت نەکەین سای بکەین چونکە هێزی چەپی ئێران زۆر لەوە بەرینترە کە لەوەندەی کە لەو شوڕای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکاندا کۆبۆتەوە بۆیە دەبێ ئەو حرەکەتە بەرینتر بکرێتەوە ئەو میکانیزمانەی کە کۆمەک دەکا بۆ ئەوەی کە هاوکاری ئەو سیما و هەڵسوڕاوانی بزوتنەوەی کۆمونیستی و چەپی ئێران نیشدا بێن تێدا بەشداریکەن ئەوانە بناسین و فعالیان کەینەوە ئەوانە هەموو ئەوەرکانەیە کە دەکەوێتە سەرشانی ئێمە وەرمهمترین شت ئێستا ئەوەیە بۆ ئەوەی کە ڕاهبەرێکی سەراسەری شکل بگرێ ئێمە ئێستا دەبینیم بزوتنەوەی چەپی ئێران لەلایەکەوە عیبارەتە لە مەجموعەیەک حیزب و سازمانی چەپ و کۆمونیستی کە فعالیت دەکەن و سابقەیەکی دەرحاڵ ناسراویان هەیە بەرنامە و استراتێژی خۆیان هەیە
وەلایەکیش چەپێکی کۆمەڵایەتی کە ئەمڕۆ دەیبینین لە سەحنەدا لە سەحنەی ئەم خەباتە جەماوەریدا کە ئێستا ئێمە شاهدین ئەوانە حزوریان هەیە لە بزوتنەوەی کرێکاریدا هەن لە بزوتنەوەی دانیشتجوویدا هەن لە بزوتنەوەی ژنان هەن لە هەموو بزوتنەوەی خەبات لە دژی دەرحاڵ سیاسەتای جمهوری ئیسلامی بۆ وێرانکردنی محیتی زیست هەن ئەوانە هەیە لە هەموو بزوتنەوەکاندا هەن و نەخش و دەوریشیان هەبووە لە ئەرێستاژ نەخش و دەوریان هەیە لە بەڕێوەبردنی هەرم بزوتنەوە شۆڕژگیرانەیەکە ئەوانە دەبێت پێک بگنەوە ینی ئەم دوو بەشە لە چەپ دەبێت پێک بگەنەوە و مکانیزمی پێکگەیشتنەوەشان ڕێگای پێکگەیشتنەوەی ئەم دوو بەشە ینی ئەم چەپە کۆمەڵایەتێ و ئەم حیزب و سازمانانەش کە ئێستا مەوجودن لەوەدایە کە جوابی وەگیەک بە نیازی ئەم بزوتنەوەی کە ئێستا لە گۆڕەدایە بدەنەوە و بە نەزەری من ئێستا فرسەتێکی زۆر گەورە خڵقاوە کە ئەم دوو بەشە لە بزوتنەوە یەک بگرنەوە و دەرحاز زەمینە بۆ ڕاهبەرێکی سەراسەری بۆ سەرکەوتنگەاندنی ئەم بزوتنەوە شۆڕژجیانە فراهم دەستەکان خۆش بەر حاڵ هاوڕانێک لێرە هەمان نەزەریان هەیە بۆ نمونە ڕێبراهیم حەیدەری نووسێتم پێم وایە حیزبێکی چەپی یەگرتوو بە ناویشی تازەوە ئەتوانێت زۆربەی ئەو کەسایەتی چەپ و لایەنە لە دەرەوەی خۆی دەوری خۆی کۆ بکاتەوە هاوڕێکی تریش بە فارسی نووسیوێتی ئەڵێ من بە بڕوام وایە کە بەبێ ئەوەی کە زەرفی مشترک و بە ناویشی مشترکەوە دەرنکەون ئەو پەیمانانە هینی نابێ سوودی نابێ یاخود دەڵێ مادام کە حزاب خۆدرا دەرین زەرف مشترک ڕای ادغام ناکونن و اعلام الله و نام احزاب فعلی را اعلام ناکنن دوباره و هزار باره بجای نخواهد رسید هاوڕێیانێکی تریش پیان وایە ئەم باسی ئێمە لە کوردستانێکینەوەوانە کاریگەریەکی ئێرانی هەیە ینی تەواو کوردستان ئێستا مرکزی شوعاعمە بڵین چاوگەی ئەو تیشکەیە کە بە سەراسەری ئێرانە بڵاوە بێتەوە ڕۆڵ و دەور و جێگا شوێنی کۆمونیستەکان لە کوردستان ئەتوانێت قەدەمێکی زۆر واوەتر بێ بۆ باڵادەستی چەپ و کۆمونیزم لەسەر تاسەری ئێرانە کە بە بڕای من پێشبینیەک و تێڕوانێکی دوور لە ڕاستی نییە گەرە کوردستان کاریگەری زۆری هەیە لە پێشڕەوایەتی و هەمیشەش کوردستان هەر سەنگەری گەرمی خەباتی کۆمونیستی و سوسیالیستی بۆ لە ئێرانە لە ڕابردووشە بەرحاڵ من ئەزانم ئەم باسانی کە کردمان ئەمانی کە لێرە وتمان تەنها سەرخەتن بەڵام من مەسلەیەکم ماوە حەز ناکەم بە سەرمانە تێپەڕێ سەرەتا لە تۆ پرسم هاوڕێ سەڵاح سەبارەت بەم قسانەی دوێنی یا کە کوڕیشا ڕەزاشا هەندێک تەسریحاتیدا لەوانە مەسەن هەتا خەریکە بە جۆرێک مانگرتنە کرێکارەکانی سنووقی بۆ دروستەکە ئەوە شەکا بەهی خۆی لەمە دواگە کرێکارمانی گرت بڵێ بە پارەی شامانیان گرتووە ینی بە جۆرێک خەریکە تەواو کۆنتترۆلی هەموو ئینەکان کە لە ئێستاوە باسی دروستکردنی حکوومەتی موقتەکە و جا ڕێگە بەچیەدا و ڕێگە بەچێ نادا و چێ بێتە ناو چێ نێتە ناو خەریکە لە ئێستاوەکو قەیم و وەکو ئەسڵەن جۆرێک مەرجەعێکی تر ئەوێ کۆنتترۆلی ئەم جوڵانەوە شۆڕژێڕیە بکە بە شەرتێ ینی نازانم ئەگەر خەڵک لە زیندانی ئەوینایە ئەوین بە دەستی بنەماڵی ئەو دروست کراوە ئەگەر خەڵک ئەمڕۆ لە دژی دیکتاتۆریە ئیسیبداد بەر لەوەی ئیسلامی بێ شاهنشاهی بۆ لە ئێرانە ئەگەر خەڵک لە هەژاری و لەوانە بێزار و بێتاقەت و بێ تووڕێیا هەژاری لە سەردەمی شایە بێدادێ کرد جیاوازی چیناتی بێدادێ کرد بەرحاڵ پێم خۆشە نەزەر تامزانم ئەم هەنگاوەی کوڕیشا بەچوو ئەگا ئایا پێویستەکە وەڵامێک و ڕەدێکی محکەم بدرێتەوە ئایا ئەتوانێت کێشەیەک بۆم ڕاپەڕینە دروستکە بەڕاستی بە تایبەتی باسی پێشخستنی ڕاپەڕین کرا من وا بینم کە کۆنتترۆڵێکی لەم بابەتە جەماوەێکگە بزانن ئەم جمهوری ئیسلامی لا چێ دیکتاتۆریەک و مستەبیلێکی تر دێتە جێگای بە هەر ناویشی ترۆ بێ ڕەنگە دەستیان شل ببێتەوە لە خەباتێکی شۆڕژێڕانە و قوربانیەکە کە ئەیدەن بە پێچەوانەوەیکەوە هەندێک تەسەورەکان کە ئەگەر ناوەندێکی ڕابەرایەتی ئەم جوڵانەوەی هەبێ گوایە کەسێک نوێنەرایەتی بکاتوانە ڕەنگە پرۆسی ڕوخانی ڕژێم ئاسانتر بێتەوە من ڕێگەم بە لە لێرە نەزەری خۆم بە منوازانم مەسەرەکە پێچەوانەیەوە نەتایجی عکسی هەیە بەرحاڵ باقی بڵێن وەڵامی ئەم پرسیارە بۆ ئێوە بەجێڵم تعلیقتان چییە لەوە وایە مەترسیەک لەم تەحەڕک و پیلانەی سەڵتەنەتەوەبەکانە بیرێ من جواب بە پرسیاردا دەبێ ئەو بڵێم ئەوە بەر لە هەموو شتێک ئێمە دەبێ
بە پێی ئەو وەزنەی کە جەریانی کوردن سەڵتەنەت تەڵەبی هەیەتی بەهای پێ بدەین نە لەوە زیاتر ئەنی بەڕاستی ئەگە چاولەکەین دە مقایسە گەڵ باقی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی بورژوایی ئێران جەریانی سەڵتەنەت تەڵەبی جەریانێکی حاشەیە یعنی هیچ پایگایەکی کۆمەڵایەتی لە نێو جامای ئێراندا نییە ینی پایگایەکی کۆمەڵایەتی وا کە ئینسان لێی نیگەران بێ ئەوانە ئەوەی کە ئەوانە دەواقەدا مەطرح بوون وەک بەشێک لە ئۆپۆزیسیۆن بەشێکی بەهۆی ئەوەیە کە ساڵیانی ساڵە هێزەکانی زل هێزە ئەمپریالیستەکانی دنیا و بە تایبەت ئەمریکا لە جەریانی سەڵتەنەت تەڵەبی و لە جەریانی مجاهدینی خەڵقی ئێران وەک ئەهرومی فشارێکی کۆنترۆلکرا بۆ سەر جمهوری ئیسلامی کەڵکیان لێوەرگرتووە و ڕەسانەهای ئەمپریالیستیش وەک BBC وەک منۆتۆ وەک ئیران ئینتەرناشۆنال دەرحاڵ پەرەیان بەوە داوە ینی بزرگنمایان کردووە گەورەتر کەناڵێکی ئینە کە منوتۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنیە بینەرانمان لە کوردستان نەزان باسی خۆم خۆ دەکەی بەڵێ منوتۆ کەناڵێکی تەلەڤیزیۆنە بەڵێ منزورم ئەوانە زیاتر ینی بزرگنمایان کردو بە قەولی فارسی گەورەتر لەوەندەی کە هەن نیشانیان داوە و بۆ پشارهێنانێکی دیاریکرا بۆ سەر جمهوری ئیسلامی دنا ئەوانە بەو معنایە ئەوانە ناتوانن خەتەرێک بن و هەر ئەو دەورەش ئێوە چاولێکە مەسەڵەن لە راپەڕینەکانی پێشوو لا خێزەکانی مثلەن دەیمانگ و دەیمانگی 96 و ئابانی 98 ئەگەر لەوێ مەسەڵەن جاروبار لە جێیەک شعاری ئەوە ڕەزا شاهر ڕوحەت شادان دەدا لە هەموو ئەو ڕەسانانە دەڵحال گەوریان دەکردەوە باسییان دەکردوانە تازە معلومیش نەبوو لەوانە بوو عنسوورێکی جمهوری ئیسلامی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی مەئموری کرابێ ئەو شعارەی دابێ بۆ ئەوەی کە ئیعتباری ئەو بزوتنەوە شۆڕجێرانەیە لە ناوە لە تمەی لێ بدەن ئەوانە بەڵام دەرحال شعارێکی وا دەدرا BBC باسی دەکرد هەموو ئەو رادیۆی ئەمریکا باسی دەکرد تلڤیزیۆنی ئەمریکا باس هەموو تلڤیزیۆن ئەمپریالیستەکان باسییان دەکرد وایان نیشان دەدا کەوا بە دەم حرەکەتەدا جەریانی سەڵتەنەت تەڵەبی نەخشی هەیە لەوە ڕێخستنی ئاخێزی جەماوەری مەسەن دەیمانگ یا ئابانی 92 و جمهوری ئیسلامیش زۆرترین کەڵکی لێوەردەگرت ینی بۆی کە حرەکەتەکە سەرکوتکە بۆی کە بێئەعتباریکە لێکودەوە سەڵتەنەت تەڵەبی لە حاڵێکدا ئێمە دەزانین جەریانی سەڵتەنەتی پەهلەوی دەواقەدا بە منطقی ڕاپەڕینێکی جەماوەری لە سەحنەی سیاسی ئێران جار و کراون وەلانەن دراون ئەوانە جریانێکی زدی انقلابین جێگایەکیان نییە هەر ئەو شعارانەی دەو دەورەدا درا هەر ئەو شعارانەی دەو دەورەدا درا ئەوەی کە دەڵێن مەرگ بەرستەم گەر چشا باشە چڕاهبەر کە نە لە BBC باسی دەکەن هەموو سانسۆری دەکەن نە ئیران ئینتەرناشۆنال باسی دەکات نە تلڤیزیۆنی ئەمریکا دەواخداوە نیشان دەدا کە دەنێو خەڵکی کرێکار و زەحمەت کێش و دەنێو ئەو بزوتنەوە شۆڕەجێرانەی کە ئەمڕۆ دە ئارادایە لە دانیشگا لە خیابان لە مەدرسە ئەوانە جگایەکیان نییە بۆیە بە نظری من ئەوانە فقط گەورە دەکرێنەوە بەو ڕسانەهای تەبلیغی دەنا جایگایەکی گەورەکردنەوەیان پیلانێکە بەر حاڵ پیلانێکە بۆی کە هەم ئەو حرەکەتەی پێ بێ اعتبارکەن هەمیش دەرحاڵ ئەمریکا ڕسمەن دەڵێتی هەردووی نیو پێرە تکراران کردێتەوە دەڵێن سیاسەتی ئێمە ڕوخانی ڕژیمی جمهوری ئیسلامی نیە بەڵام دایان هەوێ ئەلبەتە دەعینی حاڵدا دەحولی ئەوەدان کە ئۆپۆزیسیۆنی مەوردی نەزەری خۆیان ڕێکخن چونکە ئەوانیش دەزانن تەجروبیان هەیە لەوانەیە ڕەوتی ڕووداوەکان بەرەو جەیەک بچێ کە جمهوری ئیسلامی ڕێگای مانەوەی نەبێ هەرو جوورەی کە مەسەڵەن ئەو هەموو تەرەفداری شا بوون بەڵام لە جەیەک بەڵحاڵ کە قەتعی ئومێدیان کرد لەمانەوەی شا ئەو جار چون ئەو کۆنفرانسی گواردلۆپیان تەشکیلدا و هێزی سەرکوتگەر و هەمویان دەست نەخوردە تەحویلی خومەینیدا ئێستاش دە پکری پیلانی ئاوادا هەن و تا ئەو ڕۆژە کە ئەو پوزیسیۆنیان شکڵ نەداوە ئەو ئالتەرناتیوە ئەو بەدیلی حکوومەتی مەوردی نەزەری خۆیان شکڵ نەداوە دەرحاڵ هەوڵ دەدەن ئەوە هەر جەریانی سەڵتەنەت تەڵەب نییە مجاهدینی شەروە مەطرح دەکەن وەزیری خارجیان هەڵدەستێ دەچێتە کۆنفرانس و مجاهدین بەشداری دەکەن یعنی ئەوانە دەواقەدا وەک پشیلەی بن عەبا ڕایان گرتون هەر جارێ بە جوورێک جمهوری ئیسلامی پێ بترسێنن ئێوە شارێکی کۆنترۆل کراو بۆ سەر جمهوری ئیسلامی پێبێن بۆیە دەڕاستیدا
ئەم بەشە لە ئۆپۆزیسیۆنی بورژوایی کە خەتەرن ئەو بەشە لەواقعدا ئۆپۆزیسیۆنی بورژوایی نئۆلیبراڵی لایەنگری غەربن کە دی ئەوانە زۆر متەنەوەن خۆوانش پراکەندن بەشێکی لەوانێکدا کۆبوونەوە ئەو شوڕای مدیریەتی گوزار بەشێکی جمهوری خوازەکانن بەشێکی چزانم جریاناتی ملی مەسەبین کە هەموو ئەوانە شعاری جمهوری ئیرانی دەدەن ئەوانە دەواقعدا ئەو بەشە لەوانێکن ئالترناتیوی اقتصادێکەشان بۆ هێنانە دەری اقتصادی ئێران لەو بحرانە هەر دەواقعدا سیاسەتایی نئۆلیبراڵێ بە مدیریەتی غێری ئیسلامی تەواوی قادەکانیان لە سیاسەتای اقتصادی جمهوری ئیسلامی لە دەورەی ڕەفسەنجانیەوە تا ئێستا ئەوەیە کە بە مدیریەتی ئیسلامی کراوە کە دەرحاڵ ئیشکالەکەیدا مدیریەتی دابوو نەوەی کە گەڵ ناوەڕۆکی سیاسەتەکە دەواقعدا مخالف بن هەموو برسێتی و بێمافکردنەوەوانە بەڵێ ناقسن ئیسلام ئەوانە نەهیز ڕێگایەکیان هەیە بۆ چارەسەری ئەو بحرانە ئابووری و بەو فەقر و پەلاکەتی اقتصادی و بێکاری کە ئەوڕۆ بەربنجی بە کرێکاران و ئەکسەرێتی ئەو کۆمەلگایە کراوە نە بەهۆی ماهیەتی سیاسەتایی اقتصادی کە هەیەە ئەوانی شەرس حکوومەتێکی استبدادی دەبن ئاخە هەر بەشێک لە بورژوازی دەسەڵات بەدەستەوە گرێ دەرحاڵ لە تەقسیمی کاری جەهانی ئەو وەزیفە دەکەوێتە سەرشانیان کە بەیتکا بە پشتبەستن بە نیروی کاری ئەرزانی کارگەری ئێران بتوانن لە اقتصادی دنیادا واردی ڕقابەت بن دەی بۆی کە نیروی کاری ئەرزانی کاردابین کەم بۆی کە نیروی کارگەری ئێران هەرزانکەن دەی بەو کارگەری پرتەوەقۆی ئێران دەی بە سەرکوتیکەن دەبێ هەقی تەشەکولی لێ وەرگرن تا بتوانە و کارە بکەن بۆیە دڵنیا خەڵکی ئێران دڵنیا دەکەم کە هەر کام لەو بەشە لەو پۆزیسیۆنی بورژوازی ئێران دەسەڵات بەدەستەوە بگرن وەزی ئابووری خەڵک لەوەی کە ئێستا هەیە باشتر نابێت ئەگەر خراپتر نەبێت بەرحاڵ زۆر چاکە دەستخۆش من بۆ ئەم پرسیارش دوو وەک ئاخر پرسیار بێمەوە لای ڕەحمان دیارە وەک پێشتریش لە کاتێکی ترا قسەمان کردم باسی کوڕەکەیشا ئەوەنە ناهێنێ وەک ئەوڕەسەڵاحی ژاماژەی پێکرد بەڵام پێم خۆش هەر بە کورتیەوە لە دوا کۆنگرەتانە سەنەدێکیشتان دەرکردووە بە ناوی وەلانان یاخود لە کارخستن یاخود گۆشە گیرکردنی ئۆپۆزیسیۆنی ڕاست یا دەستە ڕاستی پرۆغەربی لە ئێرانە پێم خۆشە سەبارەت بەم قسانەی کوڕیشا تالیکەتەوە بیستم بەڵێ هەروەک ئیشارەکرا خۆشتان هەر ئیشارەتان پێدا عقبەت ئالتەرناتیوی ڕاستی بۆرژوایی و ئەلئان نمادەکەیان بووە بەڕەزا پەهلەوی هەم خۆیان وەکو جەریاناتی بۆرژوازی ئێران هەم ئیتر ئەمریکا و وڵاتانی ئوروپایی ئەلئان مەسەلەن وەکو ئەهرومفشار ئیستفادەیان لێ بکەن و بە نەزەرم لە داهاتوودا کە مەعلومە جمهوری ئیسلامی ئەڕوخێ بیانەوێ وەکو ئالتەرناتیوی جێگرەوەی جمهوری ئیسلامی ئیستفادە لێ بکەن ئەمە هەیە و ئەمە ئەینەن وەک کوتان پیلانێکە لە دژی خەباتی کرێکاری و جەماوەری و ئازادی خوازانەی کۆمەلگای ئێران هەروەک ساڵی 57 وایان کرد بەڕاستی مەسەلەن لە ئاخرەکانی ساڵی 58ەوە تەزاهوراتەکان و خرۆشانی جەماوەری ئێران بە دژی ڕژیمی سەڵتەنەت ڕوویدا تا 6 حومانی ئەوەڵیش هەر خەبەرێک لە خومەینی و جەریاناتی ئیسلامی بەو جۆرەی کە گویا ڕۆڵی ڕاهبەریان بێ ئەزانم وجودیان بوو لە تەزاهوراتەکانە ڕۆڵی ڕاهبەریان بێ و خومەینی بکەن بەڕاهبەر ئەسەرێکیان نەبوو بەڵام زەمانە زانیان ڕژیمی شا دەبێت بڕوا و دەڕوا و چارەیەکی نەماوە لێرەش بە نظرم جمهوری ئیسلامی هەمووی مای بینین ئەڕوات نامێنێت و خۆی ناگرێت جمهوری ئیسلامی بەرحاڵ عاقبەت ئەڵان هەموو کەس قسە لە 6 مانگ و 1 ساڵی عمری جمهوری ئیسلامیەکە فەرزکە نەگەت تۆسکاڵێک زیاتری بەڵام ئەم جمهوری ئیسلامیە نامێنێت دەرنەچە ئامریکا و وڵاتانی غەربی و خودی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی کە هەمیشە چاوی بڕیوە تا حمایەتی ئامریکا و غەربوانە بە دوای ئالتەرناتیوی خۆیانەوە بن لەم بابەتەوە خودی چینی سەرمایه‌داری ئێرانیش چینی سەرمایه‌داری ئێرانیش بۆ دەقیقاً ڕاگررتنی سیستمی سەرمایە لە ئێران و سەرمایه‌داری لە ئێران عقب لە فکری ئالتەرناتیوی خۆیان بێت بە تایبەت ئەمە هەست پێ دەکەن هەر وەک ئێمە لێرە قساکەن یاڵێن بابە ئەم خرۆشانی جەماوەری
کرێکاری ژنان لاوان زۆر ئازادی خوازانەوە زۆر ڕادیکاڵە بە نظرم بە ڕوخانی جمهوری ئیسلامیەوە ناوێستێ بەرحاڵ دەسەباب بۆ ئاڵوگۆڕی زۆر ئەساسیتر فەقەدەرەوە نییە ئاڵۆگۆڕێکی سیاسی لەسەرەوە بینی دەوڵەت ئەم دەوڵەت بۆ ئەو دەوڵەتی بورژوایی بکرێت بە نظرم ئەو کرێکارانی ئێران بە هەموو ئێعتساب و ئێعترازاتەکانی دە ساڵی ئەخیریانەوە تا هەرم نەسڵی تازەی کە هاتووە عاقبەت ئاڵگۆڕی اقتصادیەوێ ئاڵگۆڕی فەرهەنگیەوێ ئاڵگۆڕی اجتماعی گەورەیەوێ بەڕاستی ئەوەی معلومە ئەمەی ئێستا زۆر کەس و منیش پێم وابێتە دەورەیەکی واقعەن شۆڕەجێرانەیە و هەر ڕۆژە لەم 5 هەفتەیە هەر ڕۆژەی ئەحساسەکەی انقلابێک شۆڕشێک خەریکە تەجروباکرێ ئەمە هەم دەسەبا بۆ ئاڵوگۆڕی زۆر ئەساسیتر لە کۆمەڵگایە بەو معنایە لە ڕوخانی جمهوری ئیسلامی واوەترە ڕوە بەرەو ڕوخانی کولی سیستمی سەرمایەداری دەرنەچە سەرمایەداری ئێران ترێندە ئەسڵیەکانی کە ئەساسان هەرە و ناسیۆنالیزمی بورژوایی پرۆڤەربە لە فکری ئەوەن ئالتەرناتیو خۆیان سەر و سامان بدات ئەساسن بە کۆمەکی ئەمریکا و غەرب هەرم ڕۆژانە ڕاستە و قسەی هاوڕسەلاوەتی ڕاستە هێشتا ئەمریکاوانە بۆ نەتیجە نەگەیشتون کە ئیتر جمهوری ئیسلامی تاوە ئەیانوە دەست بدەنە ژێر باڵیشی بەڵام لە عینە حاڵە بە قەولی خودیان ئۆپۆسیۆنی بورژوایی و جەنابی ڕەزا پەهلەویش لەحنیان گۆڕاوە قسەیان گۆڕاوە بڕێک لە ژێر زەختە مەجبورن فشارێکی زیاتر بۆ سەر جمهوری ئیسلامی بێنن دەرنەچە منی پێم وابێ وەکو ئالتەرناتیوی بورژوایی پرۆغەرب ئەوەڵین قسە ئەوەیە ئێمەی چینی کرێکاری ئێران ئێمەی ئازادی خوازان ئێمەی کۆمۆنیستەکان خەتەریان و ئەوەی بیکەن بەمانە لە بەرابەر بەدەسەڵات گەیشتنی چینی کرێکار و بەرەی ئازادی خوازی کۆمەلگایانە نابێت دەستەکەمیان بگرین لە نێوم ئالتەرناتیوە بورژواییە منیش وەک هاوڕسەلاح بیرەکەمەوە سەڵتەنەت تەڵەبی لاواسترینیانە ئەوە لە پێش هەموو کەسا خودی ڕەزا پەهلەوی متەوەجەی بووە لە 2-3 ساڵەوە پێشواڵە بابا من هەم سەڵتەنەت تەڵەبم هەم بە قەولی خۆی هەم مەشروتە تەڵەبم هەم جمهوری خام خودی هاوپەیمانەکانی خۆی و سەڵتەنەت تەڵەبان بە شدەت بەدەستیەوە توورن حتا تازە لە قسەکانی دوێنەکە کە بەرەزەم ڕیاکاریە درۆی گەورەی تایە ئەڵێ ئاسە من تاالبی قودرەتی سیاسی نیم و تاالبی هیچ پۆستێک نیم ئەوختە من لی پرسیارەکەم ئەی تۆ چکارە ئەم کۆنفرانسە بۆ بگری ئەم مەدیە تۆی بۆ کۆ کردێتەوە بەس چ سفەت ئەگەر تۆ ئیدعای ڕاهبەریت نییە ئیدعای قودرەتت نییە ناوێت پۆست وەربگری جەنابەت چکارەیە هاتۆ لەوێرە کۆنفرانسی ئەگەوا بێ خو معلومە و ساڵۆنی بۆیان گرتووە و خەرجەی بۆت کراوە و هەچی BBC و ئیران ئینتەرنەشناڵ و تلویزیۆنی مەنوتۆ بۆەوەی کەس تووشی مشکل نەبێ و تلویزیۆنی ئیرانی فەردا و تلویزیۆنی سەدای ئەمریکا و ئاژانسی فرانس پرێسی فەرانسە و بازێ لە ئەمانە بۆ لە دەوری تۆی کۆبوونەوە معلومە خەریکە کڵاوە کاتە سەر هەم جمهوری خوازان بەونەوە لە پێشا کڵاوەکە سەرەوان هەم بە دەرەجەیەک بۆ ئارامکردن و بێدەنگکردنی ئەو تەرەفدارانی دەستەڕاستی خۆی کە لە سەڵتەنەت کەمتر نانخوا خۆی زانە سەڵتەنەت ئایندەی نییە بەڵام وەکو چێرەیە کە گوایە باوکی هەموو کەسە بابە بە عمری شت کەوتووە ئەمەد پێ ناکەوێت غێرەسەوە هاوڕسەلا باسی کرد لە خانەدانی سەڵتەنەتەوە دەی خەڵکی ئێران 43 ساڵەوە پێش شۆڕشیان لە دژی سیستمی باوکت و باپیرە کردووە ئەوەی جمهوری ئیسلامی 43 ساڵ عمری کرد بەشێک بەو هۆیەوە بوو پێش ئەو ڕژیمێکی ئیستبدادی سەڵتەنەتی ساحب زندانی ئەوینی هەزاران کەس ئەعدام کردووی بەدایان هەزار کەس لە زندان خستووی و فەقر و فەلاکەتی بۆ کۆمەلگایە تعبیر کرد و بۆ یەکانێ جەریانێکی کۆنەپەرستی ئیسلامی ئەیتوانی بەسەر خەڵکەوە تاقتینی ئێمە تاغوتمان لەسەر کار بردووە و سەڵتەنەتمان لەسەر کار بووە عمر بۆ خۆی بکرێ دەنەچە من پێم وابێ ئەبێ لەم بابەتەوە دەستەکەم بێ بەڵام من پێم وابێ ئەو ڕەوتە شۆڕە جێرانەی لە ئێران ڕێکەوتووە بە هێزی بۆرژوایی و بە ئەمسالی ڕەزا پەهلەویوانە کۆنتڕۆڵ ناکرێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لەم کێشەی لەسەر دەسەڵاتی سیاسی واقعاً هێزێکی بۆرژوایی دیکە بیگرێت بەدەستەوە ئیترەوە
مشکلی خودی هێزی چەپ و کۆمونیستە بە ئەندازەی کافی بە ئەتماد بە نەفسی تەواو خۆی تیارکە خۆی سازماندا مدعی بێ بڵێ بە شتێک لە کەمتر لە شۆڕشێکی کرێکاری و حکوومەتی کرێکاری و بەدەسەڵات گەیشتنی کرێکاران و ئازادی خوازان لە ئێران کەمتر ڕازی نابین ئەخ تاکەی لە انقلابی مەشروتیەت و تا ئێستا 120 ساڵی پێچووە عاقبەت لە ڕۆژی ئەوەڵشیەوە بەڕاستی هەم بزوتنەوەی بورژوایی پرۆغەربی بووە هەم بزوتنەوەی ئیسلامی بووە هەم بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی بووە ئەوەڵین حزبی کۆمۆنیستی ئێران 103 ساڵەوە پێش دروست بووە ئینسانێکی کۆمۆنیستی بەرجەستەی وەکو سوڵتانزادە لە ڕاسیا بووە هەر ئەو وەختە نەقشیان بووە لە شمالی ئێران 18 مانگ ئیدارەی ئوموری ئوستانی گیلانیان بەدەستەوە بووە بەڵام هەر ڕەزاخانی باوکی جەنابی ڕەزا پەهلەوی سەرکوتی کردووە قانونی ڕەشی 1310 ئەساسەن لە دژی کۆمۆنیستەکان بوو ئەساسەن لە دژی ئازادی خوازەکان بوو هەر وەختە کرێکاری وەکیەوە حجازیان کوشت ئەمسالی یوسف افتخاری و علی ئومێدیان خسە زندان هەر وەختە حزبی کۆمۆنیستی ئەو وەختیان غێرە قانونی کرد و زەربەیان لێدا جبهەی ملیان وا لێ نەکرد دەنەچم مەزومەیە بڵێم 100 ساڵە کێشەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە یەکێ لەو بزوتنەوانە بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی ئێرانە لە سەحنەی سیاسەتی ئێرانە بووە ئەگەر لە ئینقلابی مەشروتیەت تا شکستیان داین ئەگەر لە ئینقلابی 57 تا شکستیان دان ئیتر ئەڵان ئینقلابی سێوەمێک کە قرارە بکرێ نۆبەی کرێکار و کۆمۆنیزمی ئێرانە ئەمە بەڕاستی بۆ تەبلیغات ناڵم ئەمە بۆ فقط خۆمان تەیجکەی ناکەین نۆبەیەتی بە هەر حسابێک بێ تۆ تەمەشای 10 ساڵی ڕابردووی جموجۆڵی ئەترازی کۆمەلگای ئێرانکە لە پێشا کرێکاران لە مەیدان بوون دوایی معلمان و خوێندکاران لە مەیدانا بوون دانیشتووەکان لە مەیدانا بوون ئەوە پیاڵان بازنشستە لای ئێوە تەقاعودی پیاڵێت ئەوان لە مەیدانا بوون لوتفەن هێزی سەڵتەنە تەڵەبان لەکوێ بوون پێمان بڵێن جەنابی هێزی شورای مدیریەتی گوزار نۆرەکەن ئەمانەیانوێ پشت ئەستور بەهێزە ئەمپریالیستیەکان بە مێدیا خۆیان داسەپێنن بەسەر کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و لاو ئازادی خوازی ئێرە ئەمجار نۆبەمانە کرێکاران ئازادی خوازان ژنان لاوان بە بەرچاو ڕۆشنی زۆر بەو خەباتە جەماوەریەی کە ئێستا 5 هەفتەیە لە مەیدانایە ڕاستەوە گەوان مێدیامان نییە ڕاستە بە قەد ئەوانمان پوڵ نییە بەڵام هێزی جەماوەریەکەمان زۆر قەویترە زۆر بەهێزترە نۆبەی ئەوەیە ئازادی خوازان و بەرەی ڕادیکاڵ و چەپ و کۆمۆنیستی ئەو جامعە بڵێ یەکجار بۆ هەمیشە جمهوری ئیسلامیە بێ بڕوخێ و نظامێک سیستمێ بێت سەرکات ڕەفاه بێنێ ئازادی بێنێ بەرابەری بێنێ یەکسانی بێنێ خۆشبەختی بێنێ وەیتر هیچ ئەسەرێ لە دەسەڵاتێکی ئستبدادی بورژوایی کە کاری هەرزانمان پێتەحمیلکار و کۆمەلگایە بەوجود بەنظرم دەستەکان خۆش بێ تاقیبی زۆر باشە دەستە خۆش بە ڕەحمانجان من ئەمانەت وەکو قسەی ئاخر لێ وەرەگرم نۆرەی هاوڕێسەڵاح و پرسیاری لێ بکەم ئەگەر قسەیەک هەیە بولاحەزەیەک سەرنجێک هەیە بۆ دوجار پێشکەشی بکە بفەرمێ کاک شەماڵجان زۆر سپاس دەکەم من بەڕاستی لەو ماوە کورتەی آخر کە بەرنامەکە بەرەو تەواو بوونە فقط دەمەویست لە تەوزیحی دەواقەدا تێبینیەک کە یەکێک لە بینەرانی بەڕێز ڕابطەگەڵ کولەن یەکگرتنەوەی هێزە چەپ و کۆمۆنیستەکان قسەی کرد لە پێویستی ئەوە قسەی کرد حتا باسیەوەی کرد کوتی شاید پێویست بێ هێزە چەپ و کۆمۆنیستەکان هەریەکەی خۆیان من هەڵکەنەوە حیزبێکی تازە پێک بێنوانە دەسەر ئەوە تاکی دەکەم من پێم وایە دەواقەدا تەغییری ئارایشی چەپی ئێران و بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران ئەنی شتێک نییە تەنیا بەسترابێتەوە بە ئیرادەی ڕاهبەری حیزبە چەپ و کۆمۆنیستەکان بەشێکشی نەتیجەی هەر ئاڵ و گۆڕە کۆمەڵاتی دەبێت کە لە ناوە هەیە ینی پێشڕەفت و پێشڕەوی ئەم بزوتنەوە شۆڕەجێرانەی کە ئێستا دە ئارادایە تەکامڵی ئەوە و بە تایبەت هاتنە مەیدانی چینی کرێکار لە ئاستێکی کۆمەڵایەتیدا نیازهایەکی دیکە پێویستی تازە مەطرح دەکات و لەوانەیە و هەر ئەو ئاڵ و گۆڕانە لە ناوەیە دەواقەدا تەسیری دەبێت لەسەر تەغییری ئارایشی چەپی ئێرانیش مەسەلەیەک کە هەیە ئەوەیە دەبێت ئەم هێزە چەپ و کۆمۆنیستانەش ئامادەجی ئەوەیان هەبێ ئامادەجی ئەویان هەبێ کە بۆ جوابدانەوە بە نیازی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتی و بە تایبەت بزوتنەوەی کرێکاری دەرحاڵ
بۆ هەر ئارایشێکی پێویست کە خدمەت بکا بە ئەوەی کە چینی کرێکار دەسەڵات بەدەستەوە گرێت چینی کرێکار نەخشی ڕاهبەری ببێدە و ئاخێزەی کە ئەمڕۆ دە ئارادایە لە پێناو ئەوەدا ئامادەجی بۆ هەر تەغیری ئارایشی کشانە دەستەکان خۆش زۆر سپاس بۆ هەردوولاتان کە داوەتی منتان قوبوڵ کرد ماندوم کردن ئێران نەک تەنها سەرمایهدارێکی هار کۆنەپرستیەکی هاریتیا ئیستیبدادێکی هاریتیا تقریبان هەرچی شتە دزیە و ناشرینەکانی دنیای سەرمایهداریە لە ئێرانە کۆبووەوە بەڵام لە هەمان کاتا لە بەرامبەر یا جوڵانەوەیکی شۆڕژگێڕانش هەیە ڕوو بە هەموو ئەوە هەر بۆیە ئومێدێکی گەورە لە جوڵانەوەی ئێرانەکرێ بە ئومێدەی کە لە بەرنامەی داهاتووترا لە دۆخی پێشڕەوانەترا پێ بگەینەوە و باسی ئەم ئەزمونەی ئێران بکەینەوە و پرسیارەکانمان ڕوبەڕووی ئێوە ئازیز بکەینەوە لە دۆخێکی یەکگرتوانەتر و تۆکمەتریشە هەر بژین و زۆر سپاس جارێکی تر کە داوەتی منتان قوبوڵ کرد زۆر سپاسمان دوونە بێ کاک شەماڵجان هەر بشیت مەمنون زۆر سپاس بەڵێ هاوڕێیان و ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان بۆ ئومێدەی کە لە بەرنامەی ترا سەبارەت بە باسی تر و لە ماوانەیە بەرنمەکانمان تایبەتە بن بە ئێران لە بەرنامەی داهاتووە لەسەر جوڵانەوەی ژنانی ئێران لەگەڵ کۆمەڵێک هەڵسوڕاوی ژنە نیازم وایە بەرنمەیە بکەم بۆ ئومێدەی بەرنمەکانمان سەبارەت بە ئێران بتوانێت ڕۆشنایی زۆرتر سەبارەت بەم دۆخە کە لە ئێرانە بەڕێوە چێ و کاریگەری لەسەر چارەنووسی هەمومانە بێ بتوانێت دەورێک بینێ لە ڕۆشنکردنەوەی ئەم بابەتەیە سپاسانەکەم تا ئێستا بینەرمان بوون تا یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامرانی تەنەسپێر